بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنیان لە پرۆگرامی کینۆی پیان ڕۆژ لە خزمەتتان هابین بە کۆمەڵی بڕگە و بابەتی جیاواز بەلێکین تا کۆتایی لەگەڵمان بەردەوام سڵاوی خۆتان لەبێت ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش هیوادارێنی تەندروست و بەشسا بوون ڕۆژ با کۆمەڵە بڕگە و بابەتەوە لە خزمەت ئێوەی عەزیز و خۆشەویستان و پێشکەشتانی دەکەین کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادە کردوون کە لە تەوەریەکەمی ئەمڕۆماندا باس لە نەخۆشیێک دەکەین کە ئەویش نەخۆشی هەوکردنی جگەرە کە هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە چیە نیشانەکانی چین و پێویستە چۆن خۆمانی لێ پارێزین و چارەسەرەکان چ جۆرێکی هەیە ئەم نەخۆشیە بۆ پێویستە نەخۆش ڕێکارێک بگرێتە بەر کاتێک دووچاری ئەم نەخۆشیە بوو و خۆپاراستنەکانیش بەچی شێوازێکەوەتە ئێمە چۆن خۆمان پارێزین بۆ ئەوەی تووشی هەوکردنی جگەر نەبین بە ڕێگایەکی تەندروست و ئەو ڕێگایانە چین کە بە ئاسانی بۆ مرۆڤ دەگوازرێتەوە دەبێتە هۆی توشبوونی نەخۆشەکە ئەمڕۆ باز لەم تەوەرە تەندروستیە دەکەین لا بڕگەیەکەمی بەرنامەکەماندا و تاوەتوێ دەکەین و هیواداری هەمووتان دووربن لە نەخۆشی و ناخۆش و لەگەڵمانە بینەرێ تەوەری تەندروستی ئەمڕۆ بووین. بەڵێزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەشماندا پاڵەوانی خولی تۆپی پێی فوستاڵی ڕاگەاندنەکانی کوردستان میوانمانە دیارە پاڵەوانی تێکە لە نێوان ڕاگەاندنەکانی کوردستانە دەکرێت بۆ ئەم ساڵیش پاڵەوانەکە کەناڵی ئاسمانی پێیان ئەو بەشانەی ئەو تیمەی کە لە بەشی وەرزشەوە ڕۆشتبوون بەشداریان کردبوو لایەن ئێمە میوانن گفتوگۆ لەسەر نازناوەکە و هەروەها خولی پاڵەوانێتی تۆپی فوستاڵی تۆپی پێ دەکەین بەوە ئامانجەی کە بوونەتە یەکەم ئابزانین ئەو نازناوە چۆن بەدەست دێت و هەروە بەگشتی ئەو پلانە چۆن چۆنی دەکرێنەوە. بەڵێ زیزان کۆمەڵێک ڤیدیۆشمان بۆ ئامادەکردوون کە دواتر پێشکەشتانی دەکەین و سەرەتاش دەچین لە لای پێشبینیەکانی کەشوهەوا بزانین پێی گەرما لە شارەکانی هەرێم چۆنە. سڵاتە لە عەزیزان لە تەوەریەکەماندا وەک باسمان لێوە کرد تەوەریەکی تەندروستیمان هەیە کە باس لە نەخۆشیێک دەکەین ئەویش هەوکردنی جگەرە دەپرسین ئاخۆ هۆکارەکانی توشبوون و نیشانەکان چین شێوازی گواستنەوەی و چۆن بتوانین خۆمانی لێ بپارێزین ئەمڕۆ لەگەڵ دکتۆرێک لە شاری هەولێرەوە تاوەتوی ئەم بابەتە دەکەین و هیوادارین کە دووربن لە هەر نەخۆش و ناخۆشیەک کە ئەچینە لای دکتۆر ئیبراهیم تاهیر پسپۆری نەخۆشیەکانی هەناو سڵای خوات لێبێت کاک دکتۆر ئەم کاتەوە هەموو کاتێکە باش با بزانین نەخۆشی هەوکردنی جگەر چییە؟ سپاس ئێوەی بەڕێزش دەکەین پێشتەچی بە ناوی خودای گەورە و میهرەبان
درود و سڵاو لە گیانی پاچی سەروەر و پێشەوامان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام و هەروەها ڕزا و ڕەحمەتیش بۆ هەموو هاوڵ و شوێنکەوتوان. طبعاً هەوکردنی جگەری ڤایرۆسی نەخۆشیێکی بەربڵاوە لە هەموو جیهان و ڕێگەی گواستنەوەی زۆرا زۆریشی هەیە، بەڵام پێشێ بچینە سەر ڕێگاکانی دەکرێت بە دوو زۆری سەرەکی. زۆرێکیان پێی دەرێن هەوکردنی جگەری ڤایرۆسی سادە کەواتە نابتە درێژخایەن ماوەیەکی کەم لە لەشی ئینسان دەمێنتەوە، هەندێک نیشانەی لێ بە دیار دەکەوی، پاشان ڤایرۆسەکە خۆی لە جگەر دەڕواتن و ناوخۆی نامێنێ. بەڵام زۆری دووەمیان کە پێی دەرێن زۆری درێژخایەن، ئەویش کەوا بریتە لە ڤایرۆسی زۆری بی و سی هەروەها دی لەگەڵ جیشمان هەیە، ئەوانە بۆ ماوەی دوور و درێژ دەمێنەوە لەشی ئینسان و زۆر بەشیان نیشانەیان نییە، بۆیە نەخۆشەکە سەردانی پزیشک ناکاتن تاوەکو ڤایرۆسەکە ژمارەی زۆر دەبیتن و هۆکاری لەسەر جگەر دەبیتن. زۆری سادە دوو ڤایرۆسمان هەیە کە پێی دەرێن زۆری ئەی و ئی، ئەوانە زۆربیان تووشی منداڵی بچووک دەبن لە تەمەنی 3 ساڵ لە بۆ 5 ساڵ، ئەوەش کاتێ منداڵکە دەستە دەرەوە یاری لە گەشتێکی پیس دەکا یان خواردنێکی پیس دەخوا یان دەست دەداتە ئاوی مەزرا و ئەو ئاوانەی کەوا لە کۆڵانەکان هەیە ئەو ڤایرۆسەی تێدایە دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کەوا ئەو منداڵە تووشی جگەری ڤایرۆسی دەبیتن، بەڵام نیشانەی لێ بە دیار دەکەوی، بۆیە زوو سەردانی پزیشک دەکەن و ئەو ڤایرۆسە ماوەی تقریباً 15 ڕۆژ لە بۆ مانجێک دەمێنێتەوە و دوایە جگەر بەزی دێلیتن. نیشانەکانی بریتێ لەوەی کە ئەو منداڵە تای دێتێ، زجی دێشیتن، لەوانەیە بڕشێتەوە، ئارەزوی خواردنی نامێنێ و هەروە پاشان چاوی زەرد دەبیتن و پیستەی زەرد دەبیتن، لە دوای میزیش ڕەنجی لە سپیەوە دەگۆڕێ لە بۆ زەرد، پاشان دەبتە قاوەیی و ڕەنجی پیساییشی بە پێچەوانەوە پیسایی خۆی زەردە ڕەنجی بەرەو سپی دەڕواتن. ئەو ڤایرۆسە ماوەیەکی کەم دەمێنێتەوە، لەوانەیە 12 ڕۆژ هەتا 15 ڕۆژ جاری وایە دەگاتە 1 مانگ، پاشان ئەو ڤایرۆسە لە جگەر دەڕواتن و لۆیە پێ دەرێن زۆری سادە، چونکە تەنها نەخۆشەکە سەردانی پزیشک دەکاتن، لەوان هیچ دەرمانی نەداتێ، بەڵام بەس پێ دەڵێتن کەوە خواردنی چەور نەخواتن، خواردنی زۆر قورس نەخواتن، خواردنەکانی بکاتە شلەمەنی و هەروە مادەی پرۆتین کەواتە گۆشت و هێلکە و بەربوومەکانی ئاژۆی نەخواتن، ئەو ڤایرۆسە خۆی دەڕواتن و هیچ درێژخایەنێکی تێدا نییە و نابتە هۆی پەکەوتنی جگەر. و ڕێژەی مردن لەو ڤایرۆسە ئەوی زۆر زۆر کەمە، ئەگەر 1000 منداڵ تووشی ئەو ڤایرۆسەی بیتن لەوانەیە 1 منداڵ بەو ڤایرۆسەی دەمری، چونکە وتمان زۆری سادەیە و خەتەر نییە. زۆر باشە کاک دکتۆر، ئەگەر هەر لەسەر ئەم بابەتە ینی ئەوەشیان ببوورە دکتۆر پێشەوەی با بڵین لەسەر جۆری دووەم کۆمەڵێک هۆکار و ئەمانە بە دیاریکرایی بۆی زیاتر ئێمە بزانین کە باز لە هەوکردنی یاخود جگەر یاخود ڤایرۆسی جگەر دەکەین، خودی پرۆسەی هەوکردنەکە چۆنەوە تا ئێمە تووشی چی دەبین، بە چی ئەوترێ هەوکردنی ڤایرۆسی جگەر، یعنی جەستە چی لێ دێ، دواتریش بە تەسەسول باز لەوە دەکەین هۆکارەکان چین یاخود چارەسەر و خۆپارێزیەکان. بەڵێ تەبەن پاش ئەوەی کە ئەو ڤایرۆسە دەچێتە ناو لەشی مرۆڤ، ئەو زۆرەی سادە کە باسمان کرد بە ڕێگەی خواردن دەستە ناو لەشی مرۆڤ، بە ڕێگەی خواردن یان خواردنەوەی پیس دەستە ناو لەشی مرۆڤ. ئەو خواردنێک کە دەیخوا ئەو ڤایرۆسی تێدابیتن لە ناو گەدا، پاشان دەچێتە ناو ڕیخەڵۆک، دوای دەچێتە ناو خوێن، پاشان دەچێتە ناو جگەر. فترێک ناو جگەر دەمێنتەوە، دەبێتە هۆی تێکشکانی خانەکانی جگەر، هەروەها بۆڕیەکانی زەرداو کە ناو جگەرن کەوا زەرداو دروست دەکەن دەبێتە هۆی جیرانی. پاش ئەوەی کە ئەو بۆڕیانە دەگیرێن و خانەکانی جگەر تێک دەشتێن، ئەو زەرداوە لە جیاتی بچێتە ناو ڕیخەڵۆک و بچێتە ناو پیسایی، دێتە ناو خوێن، کە هاتە ناو خوێن ئەو زە پیستەی زەر دەبیتن، دەموچاوی زەر دەبیتن و هەروە دەستە ناو کلیەی، پاشان دێتە ناو میزەکەشی ڕەنجی زەر دەبیتن. ئەوەیە ڕێگاکانی ئەو ڤایرۆسەی کەوا دەچێتە ناو لەشمان. بەڵام ئەو زۆریان وەک باسمان کرد سادەیە و پاش فترێک دەڕواتن و بەڵام زۆرەکانی تر ماوەیەکی زۆر دەمێننەوە، دەمنە هۆکار لە بۆ ئەوەی کەوا جگەر تووشی بەشەمێبوون بیتن یان
خوا نەخواستە ئەگە بێت و چارەسەر وەرنەگری و متابعی خۆی نەکاتن لەوانەیە توش سەرەتانی جگەریش بیتن. دکتۆر نیشانەکان لە ماوەی چەندێکدا دەردەکەوێت دواتە چەندێک دەخایەنێ وەکو بەڕێزی وازام لە سەرەتای ئاماژەت پێەیە زۆر کات نەخۆشەکە بەوە نازانێت کە تووشی هەوکردنی جگەری ڤایرۆسی بووە کەواتە چەندێک کاتی پێویستە تا ئەم نەخۆشە بزانێت کە ئەمە نیشانەکانی نەخۆشی هەوکردنی جگەرە و سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. ئەو جۆرەی سادە کە باسمان کرد زۆری ئەی ئەوانە زۆر بە ئاسانی پاش 4 ڕۆژ هەتا 7 ڕۆژ ناگاتە 8 ڕۆژ منداڵەکە نیشانە لێ بەدیار دەکەویتن تەبەن 4 ڕۆژی یەکەم ئەو ڤایرۆسە کە چوە ناو لەشی منداڵەکەی نیشانەیەکی نییە تەنها ئەوەندەیە نزمەتایەکی هەیە بەڵام لە دوای 4 ڕۆژ لە بۆ 7 ڕۆژ ئەو ڤایرۆسە وا دەکاتن کە منداڵەکە ئارەزوی خواردنی نەمێنێتن زگیێشەیەکی بەسی دەست پێ دەکاتن ئەو زە دوایە بۆ ڕێکانی زەردا و دەگیرێتن دەموچاوی زەر دەبی نینۆکی زەر دەبی پێستەی زەر دەبی واروها میزیشی ڕەنجی قاوەی دەبیتن لەو کاتیەوە دایک و باوک منداڵەکەی دەبن لە بۆ لای پزیشک بە 4 ڕۆژی یەکەم هیچ نیشانەی نییە بەڵام زۆرەکانی تر ئەوی درێژخایەن زۆری بی و سی یان دی و جی ئەوانە جاری وایە 5 ساڵ هیچ نیشانەی نییە تەنها نەخۆش لە کاتی مراجعکردن لە کاتی هاوسەرگیری لە کاتی خوێنبەخشین لە کاتی عملیات یان لە کاتی پشکنینی ساڵانە بۆ خۆی دەکە ئەو زە بەدیار دەکەی کە ڤایرۆسی هەیە. دکتۆر لە چی پشکنینەکە دەردەچێت کەم نەخۆشە نیشانەی زۆر بەدیار ناکەوی نیشانەکانی زۆر تاخیر دەبێت. ئەوە پشکنێکی تایبەتی خۆی هەیە و دەستگای تایبەتی خۆشی هەیە ئەوە زۆر جار ئەگەر نەخۆش داوا نەکاتن لە پشکنینی گشتیش دەرناکەویتن دەبی بە خۆی دکتۆر لە بۆ دیاری دەکە کام پشکنی دەکاتن تەبەن جیهازەکەشی پێی دەرن جیهاز ئیلایزای پێ دەڵێن ئەوە لە مستەشفیاکان هەیە و لە حکومی و لە تایبەتەکانیش هەیە کە کاتێ دکتۆر شک دەکاتن کە ئەو ڤایرۆسەی هەیە یان کاتێک کە پرسیاری لێ دەکاتن لەوانەیە خوێنی وەگرتبی لەوانەیە عملیاتی کردبی لەوانەیە لەگەڵ نەخۆشێکی ڤایرۆسی دانیشتی بیتن ئەو کات پشکنی تایبەتی لە بۆ دەکاتن کەەوە پێ دەرێن پشکنینی ڤایرۆسی هەوکردنی جگەر پشکنی تایبەتە جیهازی تایبەتی خۆی هەیە لەو کاتی بەدیار دەکەویتن. زۆر باشە جۆرە سادەکەی مانزانی ئەگەر بێت و باز لە جۆرە درێژخانەکەی نیشانەکانی جیاوازە لەوەی تر و ئایا پێویستە ئەم نەخۆشە بە درێژایی ژیانی کە ئەڵین درێژخایەنە عیلاج بخوات و پێویستی هەمیشە بە چارەسەر هەیە؟ طبعا درێژخانەکان باسمان کرد لە هەمووان بڵاوتر لە جیهان کە زۆری بیە نزیکەی تقریبا 500 ملیۆن کەس تووشی ئەو ڤایرۆسەی بووە زۆر بەشیان چوینە قۆناغی درێژخایەن و زۆری سیشمان هەیە ئەوی نزیکەی تقریبا 300 ملیۆن کەس تووشی بووە لە 25 تووشی درێژخایەن بووە ئەو دوو زۆرەیان نیشانەی نییە پێشەچەکەی هەم ڕێگەی توشبوونیشی جیاوازە لەگەڵ زۆرەکانی تر پێشەچی بێنە سەر ئەوەی کەوا چۆن ئەو خەڵکانە تووشی ئەو ڤایرۆسەی دەبن یەکەمیان ڕێگەی جنسیە پێدەن ڕێگەی سێکسی ئەویش کە بریتە لە مابینی ئەو پەیوەندی سێکسیانە ناشعیانەی کەوا دەکرێن لە مابین نێرینە و مێنە یان لە مابین نێر لە بۆ نێر کەوا لە وڵاتانی دەرەوە زۆر باوە لەو ڕێگایەوە نزیکەی لە 60 توش دەبیتن و ڕێگەی خوێن و پێکاتەکانی خوێنیشمان هەیە لە هەندێک وڵاتەکە لە ڕووی داراییەوە وڵاتێکی دەوڵەمەند نییە لە ڕووی پزیشکیەوە متەقدم نییە بۆیە لەوانەیە خوێنەکە فەحز ناکرێت پێشێ بدرێتە نەخۆش کە ئەوەش ئەگەر بێت و ئەو کەسێک خوێنەکەی بەخشیە ڤایرۆسی هەبیتن بدرێتە نەخۆشێک ئەوە نەخۆشەکە تووشی ئەو ڤایرۆسێ دەبیتن ئەو زە خوێن بی یان پێکاتەکانی خوێن بیتن ڕێگەی ترمان هەیە بریتێ لە ڕێگەی دەرزی مخەدەرات ئەو کەسانەی کەوا دەرزی مادە بێهۆشکەرەکان وەردەگرن ئەو دەرزیە لەوانەیە پیس بیتن بە یەکێکی بەرکەوتەی ڤایرۆسی نەقل دەبێت لە بۆ ئۆکاینتێ زۆر بە ئاسانی و هەروە ڕێگەی ترمان هەیە لە دایک لە بۆ کۆرپەڵا ئەگەر دایکێک ڤایرۆسی هەبیتن کاتێک کە منداڵی دەبیتن لە ڕۆژی ولادەی ئەو منداڵە تووشی ئەو ڤایرۆسی دەبیتن ئەگەر بێت و دەرزێکی تایبەت هەیە لە منداڵەکەی نەدەین لە ڕۆژی یەکەم هەتا ڕۆژی سێیەم پێویستە ئەو دەرزی ئامادە بکرێت لە بۆ ئافرەتەی هەتا لە منداڵەکەی بدرێتن لەو نەخۆشخانەیەکەوە منداڵەکەی لێ دەبی ئەگەر ئەو دەرزەی لێ نەدرێ پاش 3 ڕۆژان لەوانەیە تووشی ئەو ڤایرۆسە دەبیتن ڕێگەی ترمان هەیە بریتیا لە ڕێگەی تاتۆ یان ڕێگەی مەساج و حەلاقەکان ئەگەر بێت ئەوانیش کەلوپەلەکانیان پاک نەکرابێتەوە
لەوانەیە ئەو مووس و دەرزیە کە بەکاری دەینی پێشتر لە بۆ نەخۆشیشتر بەکار هاتووە ڤایرۆسی هەبووە ئەوانی تر لەوانەیە تووشی ئەو ڤایرۆسێ دەبن و زۆر زاریش هەیە ئەگەر بێت ئۆرگانێکی لەش یەکێکی هەڵگری ڤایرۆس وەربگرین بدەینە شخصێشتر ئەوی زۆر بە ئاسانی تووشی ئەو ڤایرۆسە دەبێتن وەچی مەتەلەن پارچەی جگەری وەگرین یان کلیەی وەگرین یان قەرەنیەی چاوی ئەو شخصەی وەگرین کە ڤایرۆسی هەیە بدرێتە شخصێشتر ئەوی زۆر بە ئاسانی تووشی ئەو ڤایرۆسە دەبێتن بەڵێ کاتێک ڤایرۆسە دەستە ناو لەشی ئینسان زۆری بیوسی ئەوەی مشکلەکەی نیشانەی نییە بەڵێ لەسەر بەڕاستی نیشانەکەین باڵێن هۆکارەکانی گواستنەوە کە زۆر بە وردی باست کرد زیاتر ئەوەی هەست پێکرێت لە ڕێگەی خوێنەوەیە دەمێ بزانم لەو کوردستان لەم ژینگەی ئێمە دەژین لەو کەیسانەی دێنە بەدەست بەڕێستان لەوەی کە ئێوە زانیاریتانێت لە راپۆرت و لە لێکۆڵینەوەکان بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان باوترین یاخود زۆرترین ئەو ڕێگایانە کامانن هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان تووشی هەوکردنی ڤایرۆسی جگەر دەبن یاخود گرفتەکەمان زۆرتر لەکوێدایە تاوەکو هاونیشتیمانیان زیاتر خۆیان بپارێزنیان ئاگادار بن لەو هۆکارانی کە توش دەبن. طبعا ئەو ڤایرۆسە لە هەرێمی کوردستان ئەوانەی کە توش بوون ژمارەیان زۆر کەمە ئەگەر بەراورد بکەن لەگە وڵاتانی تر هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی لە کوردستان تقریبا لە ساڵی 2007 هەتا 2008ەوە ئێمە جیهازمان هەیە لە بۆ فاسی ئەو ڤایرۆسەی ئەو فاسی لە بۆ کوێ دەکەین هەر نەفرێک بسی نەشتەرگەری بکاتن ئەو فاسی لە بۆ دەکرێتن هەتا بزانین ئەو شخصە ڤایرۆسی یان ڤایرۆسی نییە ئەگەر زانیمان ڤایرۆسی هەیە ئەوە لە هۆڵی تایبەت نەشتەرگەری لە بۆ دەکرێتن و دکتۆرەکان ئاگادار دەکرێنەوە هەتا ئەو سەق و مەقەس و شتانەی کە بەکاردێنن ئەو دەرزێ بەکاردێن لە خۆیان نەدەن خۆیان توش نەکەن کارمەندەکانمان توش نەبن و هەروەها نەخۆشەکەش لەوانەیە عیلاجی بدەینێ پێشەوەی نەشتەرگەریەکەی بکاتن کەواتە لە کوردستان دەتوانم بڵێم 14 ساڵە هەر نەشتەرگەریەک دەکرێتن فاسی ئەو ڤایرۆسەی لە بۆ دەکرێت بۆیە ئەو ڕێگەمان گرتووە ڕێگەی خوێن بە هەمان شێوە لە مەصرفی خوێنی خۆمان کاتێک کە نەفرێک خوێن دەبەخشێ فاسی ڤایرۆسی لە بۆ دەکەن ئەگە ئەو ڤایرۆسی هەبێتن خوێنەکەی لێ وەرناگرن ناوی لە کۆمپیوتەرێکی خاص پێدەین لیستی ڕەش لەوێ ناوی دەنووسێتن ئەو شخصە خوێنی لێوەرناگیرێ هەتا خەڵکانی ترمان توش نەکەن کەواتە لە ڕێگەی خوێنیش ئەوە لە کوردستان ئەو ڕێگەمان گرتووە هەروەها ڕێگەی گواستنەوەی ئۆرگانەکان بە هەمان شێوە فاسی ڤایرۆسی لە بۆ دەکرێت و تاتۆ مەساجەکانیش بە هەمان شێوە ساڵانە ئێمە تیمی تایبەتمان هەیە لە ڕقابەی تەندروستی پێدەن چاودێری تەندروستی ئەوە سەردانیان دەکات بزانین جیهازەکانیان کەلوپەلەکانیان پاکە یان پاک نییە دکتۆرەکانی ددان زۆربەیان ئێستا جیهازی تاقیمیان هەیە یان سێتیان هەیە ئەو سێتانە دیسپۆزەبڵن ئەوەش هۆکارە لە بۆ ئەوەی کەوا ئەو نەخۆشیە کەمتر بگوازرێتەوە دەمێنتەوە ڕێگەی سێکسی و لەگەڵ ڕێگەی دەرزی مخەدەرات دەرزی مخەدەرات لە کوردستان بە شێوەیەکی گشتی حەسەب زانیاری من زۆر کەمە بەڵام ڕێگەی سێکسی لە هیچ وڵاتێک ناتوانی حکومت ناتوانانی کۆنتترۆلی 100% بکات لەبەرەوەی لە زۆر شوێنی زیاد دەکرێتن لەوانە شەو شخصانەی کەوا ئەو کارانە دەکەن کاری سێکسی ناشرعی کەوا لە ڕووی طبیەوە پێدەڵێن سێکس وەرکەرس یعنی عاملات الجنس پێدەڵێن ئەوانە پێویستە کارتی تەندروستیان لۆ بکرێتن هەتا بزانین چێ ڤایرۆسی هەیە و خەڵکانمان توش نەکەن بەڵام لە پێش ساڵی 2006 و 7ەوە بەڵێ بورە پێشم ڕید بابەتەکە ویستمەوە بپرسم کە باست لەوە کرد دەگەر بێت و کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت دەبێت بۆ نەشتەرگەری پشکنین بکە یاخود بۆ هەر کارێکی تری پزیشکی پرسیارەکە لێرە داوای ئەگەر کەسێک ببێتە هەڵگری ڤایرۆسی جگەر دەبێت بەردەوام کۆنتترۆل بکرێ یاخود زانستی پزیشکی ئەوەندە بێش کەوتووە کە بچێتە قۆناغی تێپەڕاندنەوە واتە ئیتر نەخۆشەکە چاک بێتەوە ڤایرۆسەکە تێ بپەڕێنێت طبعا ئەو شخصانەی کەوا هەڵگری ئەو ڤایرۆسەنە ئێمە لە پاراستی تەندروستی بەڕێوەبەراتی پاراستی تەندروستی کتابی ڕسمی کراوە لە بۆ هەموو نەخۆشخانەکان لە بۆ هەموو مختبەرەکان لە بۆ هەموو بەڕێوەبەراتیەکان و هەروها لە بۆ هەموو بنکە تەندروستیەکانی دەرەوە هەولێر و ناو هەولێر هەر کاتێک هەستیان کرد یان فەحسیان کرد لە بۆ شخصێک کەوا هەڵگری ڤایرۆسی جگەری زۆری ئەی یان بی یان سیە
ئەوانە دەبی بە کتاب ڕسمی یان بە تەلەفۆن ئاگاداری پاراستی تەندروستی بکەنەوە. پاراستی تەندروستی بەشێک تایبەتی هەیە لە بۆ ئەو ڤایرۆسەی کە بە ناوی بەشی هەوکردنی جگەری ڤایرۆسە تیمی تایبەتی هەیە دەنێت ئەو مستەشفایەی ئەو نەخۆشخانەیەکەوە ئەو شخصە تێدا خەوتووە یان لە ماڵێکە معلوماتمان هەیە ئێمە سەرداین دەکەین معلوماتی کامل لێ وەردەگرین فۆرمی تایبەتە پڕ دەکەینەوە پاشان دێتە لامان ئێمە چی بۆ دەکەین ژمارەی ڤایرۆسەکانی لە بۆ دەکەین بزانین ئەو ڤایرۆسەی زۆرە یان کەمە وهروها فحسێکی تایبەتی لۆ دەکەین ئیزگەر بزانین زگەری ئەو شخصەی ماندی یان ماندوو نییە بەو ڤایرۆسەی ماندوو بۆ یان ماندوو نەبووە کاتێک کە دیتمان ژمارەی ڤایرۆسەکانی زۆرە و زگەریشی ماندووە یەکسەر ئێمە دەست پێ دەکەین چارەسەری لە بۆ دەکەین چارەسەرەکەش چۆنە کتابێک ڕسمی لە بۆ دەکەین بە فەرمی لە بۆ نەخۆشخانە ڕزگاری لەوێش بەشێک تایبەتمان هەیە کەوا پێ دەڵێن بەشی چارەسەری جگەری ڤایرۆسی لەوێ دەرمانی تایبەتی پێدەدەن ئەگەر زۆری بی بوو لە بۆ ماوەی 6 مانگ دەیدەنێ ئەگەر زۆری سی بوو لە بۆ ماوەی 3 مانگ دەیدەنێ وە دەکا ژمارەی ڤایرۆسەکانی کەم کاتەوە و جگەری بێتە سەرخۆ ماندووبوونەکەی نەمێنێتن ئەو کاتی خەڵکیش کەمتر توش دەکاتن و تەندروستیوی زۆر باش دەبیتن پاشان متابعی دەکەین پاش عیلاج وەگرتنیش پێی دەڵێن پاش فترێش کە بێتەوە بزانین ڤایرۆسەکانی بوویتە سفر نەبوویتە سفر تەندروستی چۆن نییە بەڵام یەک کێشە هەیە لەو ڤایرۆسەی کاتێک کە دەرمانیشی دەدەیە ئەو ڤایرۆسە دێتە خوارێ ژمارەکانی بەڵام لە ناو جگەر هەر دەمێنتەوە لە ناو خوێن هەر دەمێنتەوە بۆیە دەبی ئاگاداری خۆی بێتن کەوا خەڵکانی تر توش نەکاتن و هەروە نابی خوێنی بەخشیتن و کاتێک کە عملیاتی دەکاتن دەبی پێداویستی تایبەتی لە بۆ تەرتیب بکرێتن. دکتۆر درێژخایەنەکان ئایا کە دەڵین درێژخایەن پێویستەکە بۆ نەوەکو نەخۆشێکی شەکرە بەردەوام دەرمانی پێ بدرێ یاخۆ دووەکو هاوکارە موتی کۆنتترۆلەکە ئیتر ئەوە بە دەرمانە و پێویستەکە ماوەیەکی درێژ لەژێر چاودێرییا بێت و هەمیشە ئاگاداری خۆی ببوو ئەوەی کەم حاڵەتە خراپتر نەبێ بە تایبەتی ئەوانەی کە درێژخایەنیان هەیە نەک جۆرە سادەکە. زۆر دەنگە زۆر واز بەڵێ دەنگت پستر بوو باش تێنەگەشتم دکتۆر باسێک لە درێژخایەنەکان بکەین بە تایبەتی ئاماژەم بەوە کرد ئاوەکو نەخۆشێکی شەکرە پێویستەکە کە ئەم کەسە هەمیشە دەربان بخوا لەژێر چاودێری بمێنێتەوە یاخود ئەوەسا وەکو شێوازە سادەکە نییە کە پێویستەکە تێپەڕێنێ بەڵکو هەمیشە لەگەڵ یابێگەرم کەسە ئاگاداری خۆی نەبێ ئەگەری خراپتنی حاڵەکەی هەیە ئەو نەخۆشی هەیە. بەڵێ نەخۆشی جگەری ڤایرۆسی چکە درێژخایەنە هەردوو زۆری بیسی ئەوانە لە بەرەبراتی پاراستی تەندروستی ناویان تەرجی کراوە و هەموو ناویان تۆمار کراوە فۆرمی تایبەتیان لە بۆ کراوە پێویستە بەردەوام سەردانی پزیشک بکەن هەتا کۆتایی ژیانی نەک برێ وەڵام من دەرمانم وەگرت و ئێستا ڤایرۆسەکەم زۆر باش بووە و ڤایرۆسەکەم دابەزیە ئەمن سکە سەردانی پزیشک ناکەم و سەردانی پاراستی تەندروستی ناکەم بۆیە پێویستە ینی بەردەوام ئاگاداری خۆی بیتن ئەو حەسەب زۆر وەزعی نەخۆشەکەی جاری وایە 6 مانگ سەردان دەکات جاری وایە پێی دەڵێن سارێ جارێک سەردانمان بکە جاری وا هەیە کە دەبینی ڤایرۆسەکەی زۆر کەمە و جگەری زۆر باشە و دەرمانی خۆی وەگرتیە پێی دەڵێن 2 ساڵ 3 ساڵ جارێک سەردانمان بکاتن لەبەر چییە چونکە ئەو ڤایرۆسانە زۆر جار پاش چارەسەرکردن ژمارەیان دێتە خوارە بەڵام لەوانەیە سەر هەڵبداتەوە دووبارە بە تایبەتی زۆری بی بۆیە دەبی دەرمانەکەی لەو بگۆڕین دەرمانی بە قۆتری بدەینێ یان پێی برێن پارێزەکەمان باش لۆ بکاتن چونکە هەوکردنی جگەری ڤایرۆسی زۆری بیوسی پێویستە پارێزی خواردنیش بکاتن ئەگە خواردنی چەور بخوا و خواردنی قورس بخوا شەوان درەنگنانی بخوا بە ئارەزوی خۆی خواردن بخوا لەوانەیە ئەو ڤایرۆسە ژمارەی زیاد دەکاتەوە بۆیە ڕێنمایی دەدەینێ کە چۆن خواردنەکان دەخوا ئەو خواردنەکەوا بە سوودە بریتێ لە خواردنە شیرینەمەنیەکانی سروشتی وەک هەنجوینە خورمایە و هەروەها ئاوی زۆر بخواتەوە ڕاضەشی خەفیفمان لۆ بکە هەتا بتوانین کۆنتترۆلی ئەو ڤایرۆسەی بکەین بۆیە سەردانەکان دەی بەردەوام بێتن و متابعکردنەکە دەبی بەردەوام بێتن. دکتۆر تەمەەن جیاوازی هەیە لە توشبوون بەم نەخۆشیە ئەگەری هەیە بۆ نەگەر کەسێک مناڵتر بێ خۆت بە تەمەنتر بێ کەمتر یان زیاتر مەترسی ئەویان لەسەر بێ کە تووشی ئەم نەخۆشیە ببن. توشبوون هەموو تەمەنێک تووشی ئەو ڤایرۆسێ دەبی هەموو ڕێگەزێک توش دەبیتن تەمەن مەسەرەن ئەگە دایکێک ئەو ڤایرۆسەی هەبوو سەردانی پاراستی تەندروستی نەکرد
ئەو منداڵەی کە لەدایک دەبی ئەگە بە دکتۆرەکان نەڵێ دکتۆرەکان نەزان یان دکتۆرەکە شارەزانەی بەتایبەتی لە نەخۆشخانەکانی برێ منداڵ بوون ئەو منداڵە تووشی ئەو ڤایرۆسەی دەبێتن ئەو کاتی زۆر کوشتنە دەبێتن زۆر بە ئاسانی دەستە قۆناغی درێژخایەن لەوانەیە تەمەنی منداڵەکە زۆر درێژ نابێتن چونکە ئەو جگەری منداڵ گچکەیە تحملی ئەو ڤایرۆسە بە قوتەی ناکاتن بۆیە تەمەن دەوری زۆرە ئەوانەی تەمەنیان گەورەترن ئەو ڤایرۆسە سوکتر دەبێت لەبەرەوەی جگەری بەقوتەوە مەناعەشی باشە ینی بەرگری لەشی باشە لە بۆ ڤایرۆسەی ئەوانە کەمتر دەبنە درێژخایەن و هەروەها ئەگەر زۆر پیریش بیتن ئەویش لەوانەیە چونکە لە کاتی پیری ئۆرگانەکانی لەشی ئینسان کاریان کەم دەبتەوە و بەرگریشی کەم دەبتەوە ئەگە بێت و خواردنی باش نەبێتن یان لە ڕووی تەندروستیەوە ئەو شخصە نەخۆشی تری هەبێتن ئەو کاتە هەوکردنی جگەری ڤایرۆسەکە تەبەن تونتر دەبێتن و دوو زۆری سادەمان باس کرد ئەیوئی زۆری ئی لە ئافرەتی دووژیان مردنی زۆر تێدایە بەڵام ئەو زۆریان لای خۆمان ئەلحەمدولە شکر نییە لە هیندستان زۆرە لەگە وڵاتەکانی دەوروبەری بۆیە تەمەن دەورێکی هەیە لەو ڤایرۆسەی زۆری ئەیوئی منداڵان ئەو بەخۆی چاک دەبتەوە باسمان کرد بەڵام ئەویش لە گەوران هەندێک درێژتر دەخایانێ و کاریگەری لەسەر جگەر زیاترە بەڵام لە منداڵان کاریگەری کەمترە بە زۆری بیوسی ئەگە منداڵی گچکە کە توش بێتن لە دایکیەوە لە بۆی بگواژێتەوە ئەوە کاریگەریەکەی زۆر تونتر دەبێتن و لەوانەیە جگەری زووتردا دەڕزێ و تووشی بەشەمەیبوونی جگەر دەبێت یان تووشی سەرەتانی جگەر دەبی کە پێ دەرێن شێرپەنجەی خانەکانی جگەر بۆیە تەمەن دەوری هەیە. دکتۆر بە کورتی گەر وڵامی ئەم پرسیارم بێتەوە بیکەم بە کۆتا پرسیار کە زۆر گرنگە خۆپاراستنە خۆپاراستن ڕەنگە دوو جۆرمان هەبێ ئەوەی کە خۆمان لە هۆکارەکانی گواستنەوەی ئەم نەخۆشیە یاخود ئەم ڤایرۆسە بە خۆمان ڕەچاو بکەین و جۆرێکی تریشمان هەیە لە ڕێگەی ڤاکسینەوە ئایا تا چەندێک گرنگە هاوڵاتی ڤاکسی بەکاربهێنێ شێوازی لێدانی ئەم ڤاکسینە چۆنە و تا چەندێک ڕێگری دەبێت لە توشبوون بە نەخۆشی هەوکردنی جگەری ڤایرۆسی. جگەری ڤایرۆسی زۆری بی ڤاکسینی هەیە بەڵام زۆری سی بەداخەوەتە ئێستا لە هیچ وڵاتێکی جیهان ڤاکسینی زۆری سی نییە بۆیە باشترین خۆپارێزی لە زۆری بی کە لە هەمووان زیاتر بڵاو بوویتەوە لە جیهان ئەوەیە کەوا ڤاکسینەکەی لە خۆمان بدەین ئێستا ئێمە لە عێراق بە شێوەیەکی گشتی لە ساڵی 1999 کەوا 23 ساڵە ئێمە منداڵەکانی خۆمان لە ڕۆژی یەکەم کا لەدایک دەبی ئەگە بێت و لە نەخۆشخانەی حکومی لەدایک بێتن یان سەردانی بنکانی تەندروستی نزیک ماڵی خۆیان بکاتن ئەو ڤاکسینە لێ دەدرێ لە ڕۆژی یەکەم لە مانجی دوم لەگە مانجی چوارەم ئەو منداڵە پارێزراو دەبێتن لەو ڤایرۆسەی لە کاتی عەمەلیاتکردن لە کاتی خوێنوەگرتن یان لە کاتی ددان سەردانی دانی پزیشکی دکتۆر دەکاتن ئەوە پارێزراو دەبێتن نزیکەی لە بۆ 10 ساڵ لە بۆ 12 ساڵ لە هەندە وڵاتان لە 15 ساڵ ئەو ڤاکسینە کاریگەری هەیە پاشان فحسێکی ئەنتیبەدی خۆمان دەکەین لۆ ئەو شخصێکەوە ڤاکسینی وەگرتیە پاش 12 ساڵ ئەگە دیتمە ئەنتیبەدیەکەی باشە پێویست ناکە ڤاکسین وەربگرێتن بەڵام ئەگە دیتمان مەناعە و بەرگری ئەنتیبەدیەکەی کەم بوویتەوە لەشی لە 100 کەمتر یان لە 10 کەمتر بخۆی وا باشتر لە 100 کەمتر زورعاتکە وەگری یانی یەک لە ڤاکسینەکانی تر وەگری شتەرنی هەرسێکان وەگری دەتان یەک دانەی وەگری پاشان فحسی ئەنتیبەدی لە بۆ دەکرێتەوە ئەگەر باش بوو پێویست ناکە 3 دانەی تر لە خۆ بداتن هەتا ئێستا لە عێراق ئەمە هیچ بەرنامەکمان نییە 3 دانەی لە خۆدەی لە پاش 2 ساڵ یان لە پاش 10 ساڵ شێوەی لێدانەکە ئەوەیە لە بۆ گەوران ڤاکسینەکە یەک سیسیە ئەگەر ئەو ڤاکسین ژمارەیەکی لێدا پاش مانگەکی ژمارە 2 لێداتن پاش 3 مانگان ژمارە 3 لێدەداتن پێشتر 6 مانگان ئی 3 مان لێدا ئێستا بەرنامەکە وایە دەڵێن 3 مانگ هەتا 6 مانگ دەتوانی ڤاکسینی 3 لێ بدەیت مەناعەت دەداتێ بەرگریمان دەداتێ لەشمان دەپارێزی لەو ڤایرۆسەی لۆ ماوەی 10 ساڵ لە بۆ تقریبا 12 هەتا 15 ساڵی دەخانی لە هەندە وڵاتان 18 ساڵ ئەو ڤاکسینە مەفعولی دەمێنێتن حەسەب پرۆتۆکۆلی ئەو وڵاتەی بەڵام زۆری سی بەداخەوەتە ئێستا ڤاکسینی نییە بۆیە باشترین هۆکار ئەوەیە کە ئێمە خۆمان پارێزین باشترین ڕێگە بۆ خۆپارێزتنەوەی دوورکەوینەوە لە کردداری سێکسی ناشەرعی لەو دەرمانە مخەدەراتانە لەو هۆکارانەی کەوا دەبێتە هۆی گواستنەوەی ئەو ڤایرۆسە وەک باسمان کرد بەڵام ڤاکسینی زۆری بی ئێستا لە هەولێر لە هەموو بنکە تەندروستیەکان هەیە لە نزیک ماڵی خۆمانە ئێمە سزدی تایبەتمان هەیە لە بۆ کەسانی سەردان دەکەن ڤاکسین لە خۆیان دەدەن بەڵام واسا کە پێش ڤاکسینەکە لە خۆیان بدەن فاسی خوێنی خۆیان بکەن لە هەما بنکە ئەو جیهازەکەی هەیە یان بسی لە تاقیگەی تەندروستی گشتی هەولێر فاسی ڤایرۆسی خۆی بکە ئەگە ڤایرۆسەکەی نەبوو پێویستە خۆی بکتی بۆیە کاتێککە دەستە لای دکتۆر یان دەستە لای نەشتەرگەری یان هەر شتێک ئەوە دڵنیا دەبیتن کەوا تووشە ڤایرۆسی نابی لەبەرەوەی 3 زورعە خۆی کوتایە ئەگەر دۆزی یەکەم لێ بدەین لە 15 بەرگریمان داتێ ئەگە دۆزی دووەم لێ بدەین لە 67 ئەگە دۆزی سێم لێ بدەین
لە 95 تا 99 بەرگریمان داتێ لە بۆ ڤایرۆسی زۆری بی بەڵام زۆری سی وەک باسمان کرد ئەوە ڤاکسینی نییە و پێویستە کەوا خۆمان پارێزین لە ڕێگاکانی بڵاوبوونەوەی. زۆر سپاس بۆ دکتۆر ئیبراهیم تایر پسپۆڕی نەخۆشی هەناوی سپاس بۆی کە لە هەولێرەوە لەگەڵمانە بووی هێوادارین بینەرانمان سوودیان لە زانیاریەکانی گۆڕستان بینی بێ. بەڵایزان لەو بابەتانەی کە هەمانەوە هەروە کارانمان ئامادەیان کردو دیارە لەم خۆناغی ئێستایا بەشێکی زۆر لە پیشەکان گۆڕانکاریان بەسەراتۆ یاوە خۆ جۆرێک لە جۆرەکان کارکردنیان کەم بۆتەوە بەڵام هێشتا هەر هەن کۆمەڵک پیشاکە لە چەندەیەک بەر لە ئێستەی تەمەەن زۆر بازاڕیان گەرم بوو بەڵام لە ئێستا گۆڕانکاری بەسەر خواست و وەروە ئیژلاکردنیان هاتۆ یەکێک لەو پیشانەش پیشەی باڵێنە و کەسانە بوونەوە وەستایانن کە لەسەر کاری تەنەکە ئیشانە کرد کە پیان ئەوترێت تەنەکەچی هاوکارانمان لە شاری سلێمانی ڤیتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر و پیشێ و پێکەوە بینەری دەبین. ئۆستاژار محمود بابە شێخم لە ساڵی 1970 خەریکی ئەم پیشەیەم لای کوڕەکانی کاکە حەمەد فێری میشە بووم لەسەر میشە ئەوە چەند ساڵێکە بەرداوام و دڵشم بە ئیشەکەی خۆم زۆر خۆشە. ئەم پیشەش ڕوو لە نەمانە لەبەرەوەی لە هەموو لایەکەم لە ئێرانەوە لە سینەوە ئەم وادانیت ویان لە پیشەکەی مەکردووە تۆزێ ڕغبەتی نەماوە. ئێستاش لەناو شارمان گواردنەوە دەرەوەی منتیقە سەناعیەکە ئەوەی کەش تاسیل لێ ماکە چکە شێمەیشی وردەیە پێویستە ناو شارە مێنەوە باشترە بۆ وەکو فرۆشتنی شتێک. ناوەکەی 67 یعنی 67 بێت ئەم لەولاکەی تاویتی بەعام زۆپایە بۆرێ تۆپایە لە زستانە ئەتی تەنکی ئاو مەنجەڵ سەڵەوە باوی نەماوە ئێستا ئێستا مەکای نوشتی وە ئەیە پێشکەوتوو کە ئیشەکانی بۆ ئاسان کردوین جارە هەمووی بەدەستەکرا لێرە بەڵێ خەڵکێت چکەم بەڕاستی چکە شتەکانمە وردەیە مەنجەڵە سەڵە ئەمانەیە خەڵک لە دوور بێت زیاتر ئین ناکە بۆ فرۆشتن ئێمە لەناو شارە بتوانین ئەرزی شتەکان بکەین بفرۆشین. بەڕاستی وەش لە ئێرانەوە لە هەموو شوێنەکەەوە زۆپایە ئەوەی کە پێویستی ژیانی خەڵکە یە سارەکەی زۆر دابەزیوە زەرری زۆر لێمەیەوەمەش نهاڵێ کار و کاسی خۆمان بکەین. بەس ناوەکەی 67 ئەو ڕەشە نەمەزانی وەڵێ تەنکی چەند حەزمێکی گەورەیە بۆ سەربانشت بەکارێت مەقتورەیە تەنکی گەورەیە تەنکی کەشەیە کە بۆ بەردەستی بۆ ئاوی پاک تەنکی بچووکە لەجاری واشەیە لە زستانە لای خۆمان هەیە حەمامی دینی نیە سەیفی هەیە بۆی لێر بەکارێنێ ئەم مینانە موادەکانەمی لە سین و ئێران و جاران لە ئۆکرانیا هات لە ڕووسیا هات ئێستێمەکەی کڕین لە مەتەقە سەناعیەکە یعنی بۆیدا ئاتیادی بەتانی کڕینیا بە تەبەق دانە بەدانە ساغەکەینەوە ئەمجا کەنووی دینیش دروست دەکرێت کەنوینانی سا خەڵکی تۆزە حەزی لێتی بۆ نان ئەماری نانی پێڵێن. وەڵێ ئینسان لە هەموو ئینەکە تووشی خۆشی ناخۆشی بێت
ئێمەش لەم کەینەم بازارەوە تووشی خۆشە بین تووشی ناخۆشە بین تووشی مشتری چاکە بین تووشی مشتری خراپە بین دەبێ مشتری معاملی خۆشەیە معاملی ناخۆشە بەڵام وەکو دوکاندارە بێدایم لەگەڵ هەردوو لایەنەکە بە شێوەیەکی باش بڕین بەرەوە دڵی کەس نەیەشێنی من وەکو پیشەکەی خۆم پێ خۆشەی تر نازانم زۆر دڵم بە پیشەکەی خۆم خۆشە هی بێزانەوە تا ئێستا چەند ساڵە دەستی مەری شەکەر بەردەوام بە حسابی وایە یەکەم کە تازە دەست پێ کردم هی بێزانم وڵای زان دووارە سڵاوتان لێبێ لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمان میوانداری تیمی کەناڵی ئاسمانی پەیام کە توانیان ببنە پاڵەوانی خولی فوستاڵی ڕاگەیاندنەکانی کوردستان کە یەکەم خولی فەرمیە یاخود لای ماوەیەکی زۆر یەکەم باڵێن خولی فەرمی بوو کە بۆ ڕاگەیاندنەکان کرات دیارە ڕاگەیاندنەکان هەر یەکی و بە تیمێکی وەرزشیەوە بەشدار بوون کەناڵی ئاسمانی پەیامیش بە تیمێکی وەرزشیەوە لە پاڵەوانتێکە بەشدار بوو لەبەرەوەی من لە وەرزش زۆر شارەزانی باتێکی نێم ڕاستەوخۆ ئەچمە بەڵێ دیارە با بە خێرەتی میوانەکانم بکەن دوای راپۆرتێکمانە کاک محەممەد ئیبراهیم و کاگۆران محەممەد یاخوا بەخێر بێن پیرۆزیشتان بێ دەستان خۆش بێ دڵتان خۆش کردین سەرکەوتوو بن بەڵێزدان پێشوی بینەوە بەس لە تەوەرەکەمان بکەین بە سەبارەت بەم بابەتە راپۆرتێک ببینین کە بزانین پاڵەوانێتەکان چۆن بەدەستهێناوە و هاوکارانمان لەوێ بەشداربووەکان کێ بوون پێکەوە بینەریەوە راپۆرتە دەبێت. لە یاری کۆتایی فستاڵی کەناڵەکانی ڕاگەیاندن هەردوو کەناڵی پەیام و کەناڵی گەلی کوردستان ڕوبەڕووی یەکدی بوونەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان دیارە ئەمڕۆ لە یاری کۆتایی خولی ڕاگەیاندنەکانین بە خۆشحاڵی و لەگەڵ گەلی تیپی گەلی کوردستانە یاریمان هەیە بە هیوان کە پلەیەکەمە دەست بێنین لە خۆشمان ڕابینین تر ئەوەشی ئەکەوێتەوە سەر قەدەر لە ڕاستیە کردنەوەی ئەم خولانە زۆر پێویستە بۆ کەناڵەکان چونکە ڕۆژێک نییە و دوان نییە زۆر ماندوو ئەبین دایم لەسەر کارین و ئەم جۆرە دەورانە و کردنەوەی ئەم جۆرە خولانە زۆر پێویستە بۆ ئێمە چونکە وەک بڵێ چێژێکی لێ بینین تام و لەزەتێکی جیاوازی هەیە بۆ ئێمە هاو پیشەکانمانە بینین بە لە دەرەوەی کار لە ناو ساحەکانە ئەیبینی لەبەرەوە کردنەوەی ئەم جۆرە خولانە بە پێویستە زانین هەموو ساڵێک چەند ساڵێک نەکراوەتەوە چەند ساڵێکی زۆرە هیوادارین کە هەموو ساڵێک بکرێتەوە و دەستخۆشی لە ڕێکخرانی دەورەکەشەکەی. ئەم خولە تایبەتە بە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەو کەناڵانەی کە لە ناوخۆ و لە کەناڵە جیانەکاندا پەخشی خۆیان دەکەن زیاتر ئەم خولا بۆ یەکتر ناسین و نزیک بوونەوەی کەناڵەکانە لە یەکتری و دروستبوونی پەیوەندیەکی هاوڕێیانە و خۆشەویستیە لە نێوان کارمەندانی کەناڵەکاندا کە بۆ ماوەیەکی زۆر ساڵێک لە کار و چالاکیەکانە بەردەوام ئەبن و ئەم جۆرە خولانش پێویستە بکرێتەوانێ بۆ ئەوەی زیاتر ئەو کارمەندانە هەست بە چالاکی و هەست بە بۆ بکەن کە گرنگیان پێدرێت لەلایەنی وەرزشی شەوانە. محمد جیان دست بر Vamos agora pro Ero. Vamos agora pro Ero, vamos. خولەکە بە سەپەرشتی لیژنەی ڕۆژنامە نووسانی وەرزشی کوردستان و بە سپۆنسەری سەنتەری سپۆرتچێک بەڕێوە دەچوو.
لە یاری کۆتایی کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی گەلی کوردستان یاریەکی بەهێزیان ئەنجامدا. جێمی یەکەم سەرەڕای چەندین هێرش بەڵام بەبێ گۆڵ و بە یەکسانی هەردوو لە یاریگایان جێشت. هەرچی جێمی دووەم بوو یاریەکە بە هەمان بەهێزی بە هەمان ڕێتم دەستی پێکردەوە. دەستخۆش سەرەتا کەناڵی ئاسمانی پەیام لە ڕێگەی محەممەد ئیبراهیمەوانێ گۆڵی یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. نزیک بوو لەوەی هەر بەو تاکە گۆڵە کەناڵی پەیام ببێتە براوەی یاریەکە، بەڵام لە کۆتاییەکانی یاریەکەدا کەناڵی گەلی کوردستان گۆڵی یەکسانی تۆمار کردەوە. ئەم گۆڵش داوەری ناچار کرد یاریەکە بەرەو لێدانی یەکلایی کەرەوە ببات. لە لێدانی یەکلایی کەرەوەکاندا ئەحمەد ئەبوبەکر گۆڵچی کەناڵی پەیام سەرکەوتوانە وەڵامی دوو لێدانی یەکلایی کەرەوەی کەناڵی گەلی کوردستانی دایەوانێ و دوو لێدانی یەکلایی کەرەوەی سەیف کرد. لە کۆتاییشدا کەناڵی ئاسمانی پەیام بە تۆمارکردنی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە لێدانی یەکلایی کەرەوەکاندا یاریەکەی بردەوە. بەناوی خوای گەورە سواز بۆ سەرپەرشتیارانی خول و ڕێخەران کە ئەم جۆرە خولانەکەنەوانێ سواز بۆخوا پیرۆزبایی لە خۆم و لە سەرجەم هاوتی مەکانمەکەم و پیرۆزباییش لە کەناڵی ئاسمانی پەیامەکەم توانیمان نازنای خولی کەناڵەکانی ڕاگەیاندن بە دەست بێنین. ئەم جۆرە خولانە کە ئاکرێتوانێ بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ ناسینی نێوان کارمەندەکانی کەناڵەکانی دیکە و لەگەڵەوەژە ڕوویەکی جوانی وەرزش پێشکەشەکە. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لە ڕێخەرانی پاڵاواتیەکەکەم بەڕاستی شتێکی زۆر جوانیان ڕێخستە بۆ هیوادارم ئەو پاڵاواتیانە بەردەوام بن خزمەت بە وەرزش زیاتر بکرێ و هەروەها ئەو پاڵاوانەتیانە بەردەوام بن بۆ زیاتر ئاشنابوونی میدیاکاران بە یەکتری. کاتێکی زۆر خۆشمان بەیەکەوە بەسەر بێت لەگەڵ میدیاکارانی کەناڵە جیاوازەکان. دووبارە دەستخۆشی لە لیژنەکەکەم. ئێمەش وەکو کەناڵی گەلی کوردستان توانیمان بگەین یاری کۆتایی، بەڵام لە کۆتاییە بەخدیاوەرمان نەبوو بە تیپی پێیان دۆڕین پیرۆزبایش لەوانەکەین و شایستە ئێوە بن کە بنە پاڵەوانی خولەکە. محەممەد ئیبراهیمی کاپتن و هێرشبەری کەناڵی ئاسمانی پەیام بە تۆمارکردنی 8 گۆڵ خەڵاتی گۆڵکاری خولەکەی بەدەستهێنا. کەناڵی ئاسمانی پەیام لە یاری کۆتایی خولی فوتساڵی ڕاگەیاندنەکان بە لێدانی یەکلایی کەرەوە توانی لە کەناڵی گەلی کوردستان بباتەوانێ و نازناوی خولەکەی بەرز کردەوە. بڕیار تەها، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. وڵایزان دووبارە سڵاوتان لێبێ. دەچمەوە لای هەم هاوکاران و میوانەکانیشم کاک محەممەد و مامۆستا گۆران. کاک محەممەد دووبارە پیرۆزبایی لە خۆمان و لێوەژەکەین دەستان خۆش بێ. ئەمە گۆڵکاری خولەکەش بی وایە بە پێی راپۆرتەکە ئەوەش هەر پیرۆزە. ئەگەر سەرەتاەوە دەست پێ بکەین ئەم خولا ڕەنگە پێناسێکی بکەی بۆ مەبزانی نەما کەی کرایەوە چۆن کرایەوە کێ کردی چەندێکی پێچ و ئەم خولی فستاڵی باڵێن ڕاگەیاندنەکان. بەڵێ سەرەتا بەناوی خوا من لێرەوە دەستخۆشیم لە سەرجەم هاوڕێیانمەیە. بەڕاستی لەم پاڵاوانێتەیە تاوە ماندوو بوون، دەمەوێت دەستی ماندوو بوون یەک بێشان بگوشم. هەروە لێرەوە سواسی تایبەتیم بۆ سەرجەم هاوکارانم لە کەناڵی ئاسمانی پەیام، چ لە نووسینگەی سلێمانی چێ هاوڕێیانی ترمان لە دەرەوەی نووسینگەی سلێمانی کە دڵسۆز بوون هاوسۆز بوون لەگەڵمانە لەم خولەکە بەشداریمان کردوە بەڕێوەبەراتی کەناڵی ئاسمانی پەیام کاوکاریشی باشی کردین و جارێکی دیکەش لە کۆتایە دەستخۆشیم بۆ تاوی یاریزانەکان و بە تایبەتی ئەمە دەستخۆشیم منێرم بۆ کاکە کۆسەڵان کە بە تاوی بەم تیپەوە مانوو بوو وەکو ڕایەنەر وەکو هاوتیمێک مامەڵێکی تاوی لەم خولەدا لەگەڵ کردین. ئەگەر بێمە سەر باسی خولەکە لە ڕاستیدا ساڵانێکی زۆرە بۆی ئەم زوروفەوانێ خولی فەرمی نەکراوەتەوانێ. ڕاستە خول هەبووە کەناڵی ڕاگەاندن خۆی کردوێتەوە خۆی پێیەستاوە. دوامین خولی ژواب زەمەمەی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی بوو کە کردیوانێ کە تایدا هەرێمە بووینە پاڵەوان لە ساڵی 2 ساڵ پێش 19 بۆ 20 شتێکی واوەگە منیش
ئەم خولەش چی بوو زانکۆی پۆلەتەکنیک کردی بوویانە ینی ساڵانێکی زۆرە جیەتێکی فەرمی سەر بە ڕاگەاندنەکان خولێکی ڕاگەاندنی نەکردوێتوانێ بۆی لیژنەی وەرشی ڕۆژنامەنووسانی سەر بە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەستانەوە بەکردنەوەی ئەم خولە وەکو خولەکە حەوت کەناڵتەیە بەشدار بوو لە ناوچەی سلێمانی بەڵام خولەکە مۆرچێکی فەرمی وەرگرتە بوو لە چ بارەیەکەوە جیاواز بوو لە هەر خولێکی دیکانی گۆران زۆر دەمێکە بەشداری خولەکان دەکات پێشتریش تەجروبەی خولی ڕاگەاندنەکانیە ینی لە چی لە یاریکردنەوە کە هەر ئێمە و گەلی کوردستان بووین چ لە یاری کۆتاییش هەم هاندەرێکی بەرچاو ئامادە بوو هەم لە کەسایەتیە فەرمیەکان کەسایەتێکی زۆری وەرزشی و تەنانەت بەرپرسیانی حزبیشی تێدا ئامادە بوو کامەش فەرمیبوونی خولەکە بوو ڕێنمایی یاسایە وەرزشەکانیش کام دەگومان هەمووی جێبەجێکرا لە نێو یاریگادا بەڕێز کاکسۆران یارەکانی وەکو داوەر بەڕێوە بردووە بەپێی قانونی فوتساڵ یارەکان بەڕێوە چوو و ئەتوانم بڵێم خولەکەی تر خولێکی دۆستانە بوو و خولێکی پڕ ڕکابەریش بوو بەڕاستی هەموو تیپەکان ڕکابەریانە کرد ینی کۆتایەکەی بۆ بێنم کە بۆ باسکردنی خولەکە داوەری یارەکە باسی لەوە کەوتی سەرەتا کە بڵێن لە کاتی تیر و پشک و شتەکەیە کە بەیەکەوە دانیشتین لە ڕۆژی ڕاکێشانی تیر و پشکەکە زۆر ئاسایی باسی خولەکە کرا و کاتێک کە هاو یارەکانی بەڕێوە برد وتی بە شێوەیەکی ئاسایی سێرمکەوەی بەس کە یاریەکانی ئەوێن بینی و ئەوێ بەڕاستی ئەو ڕکابەری کە لە نێوان یاری نێوان ڕاگەاندنەکانێ باوەڕ خولی نایابی کوردستان و ڕکابەری تیانیانی هێندە بە دڵسۆزانە یاریزانەکان یاریانە کرد و خولەکەش پێم وایە خولێکی هێجگار سەرکەوتوو بوو. مامۆستا گۆران با بێمە لای بەڕێزت ماشەڵا وەرزشوانی زۆرمانەیە لە کەناڵی پێیان با بزانم ئەو تیپە چۆن جیاکرایەوە چۆن پلانتاندانا کاک محەممەد باسی ئەمە لە نووسنگی هەولێری وەرزشمانەیە لە قەزا و ناحەیەکان نووسنگەمان هەیە پشتان بە سنتەر بەست بە لەسەر چ پێوەرێک وەرز تیمەکەتان هەڵبژار دووبارە سواز بۆ ئێوە مامۆستا سواز بۆم دەرفەتە وەڵا بێگومان ئێمە لە دروستکردنی تیپەکە کە هەر کاک محەممەد ئیبراهیم سەرپەرشتی کرد تەنها بیرمان لە نووسنگی سلێمانی نەکردەوە بەڵکو بیرمان لە بەشێکی زۆر لە نووسینەکان کردەوە ئەو ئەزیزانەی کە لە دەرەوەی شاری شنکە بیانی پشتێکی شێریان بەرکەوت لاوەی کە لە پێکاتەکەمان بەشدار بوون و بیرمان لە تەواوی نووسینەکان کردەوە و پەیام بیانی یەکێ لە تایبەتمەندەکانی پەیامەوەی کاک مامۆستا شوانە یعنی بەردەوام کە لە هەر خولێکی ڕاگەیان نابێم ڕەشەح بۆی بگاتە یاری کۆتایی ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە عقدەمان لەگەڵ یاری کۆتایی هەبوو بەڵامەوە ئەگەیشتین یاری کۆتایی یاری کۆتاییمان نابوو ماوەیەکە چۆنە یاری کۆتایی هەر هاتنەوە وەڵای من دووسێ جاخەی بوو ماوەیە نەبوو لەوەتی من لە ساڵی 2008ەوە لە یەکەم خولەوە کە بەشداریم کردووە ئەمە ڕیتمیەمە بۆ بزانام دوو دەورە نەگەیشتونەتە کۆتایی هەمووی لە هەموو دەورەیە گەیشتونەتە باش هۆکارەکە چی بوو؟ وەڵاهی عقدەیەکی نەفسی لە یاری کۆتایە دووسە بوو ێستا هەمومان ینی من ئەگەر باسی سەردەمی کۆنە بۆ بکەم ئەگەر قسەکەی گۆرانی ژەبڕم بەڵام ئەگە باسی سەردەمی کۆنە بۆ بکەم تا ساڵی 2014 و 2013 و 14 تاوان سیانمان لە ێڵی پێشەوە بووین بە تایبەت من بووم ئەبوو بەکر بوو تەنیا حامید بوو کە ئێستا ژەرسێکیان لە پەیام بەردەوا من باوەڕ بکە هەتا یاری کۆتایی کە دەورەکە ڕۆی تقریبا من 10 گۆڵمە بوو تەنیا 9 گۆڵیە بوو ئەوبوو بەکر 8 گۆڵ 10 گۆڵی هەبوو ئەچووی یاری نیایی ئەم قاچ و قولانەیشی ناکە قاچمانە بەستە سبحان الله زۆر سیر بوو کاتە بەڕاستی عقدەیەکی دەرونی بووە نا هەر بەجددی عقدەیەکی دەرونیمان لە یاری کۆتایی بۆ دروست نەما نەوەڵا لەمە دوو خولە ینی سپاس بخەڵ عقدەی بردنەوەتانەیە کۆتایی پێاتەوە ینی هەم مامۆستا شوانە پەیام بەردەوام یاریزانی باشی هەبووە بەردەوام هەر لە 2010ەوە کە من بخۆم لە 2014ەوە لێرم بەردەوام یاریزانی باشی هەبووە بەردەوام تیپەکەی تیپێکی زۆر باش بووە بەردەوام ڕەشەح بوو بۆ گەشتن بە یاری کۆتایی بەردەوام تیپەکانی ڕاگەیاندن لی ترساون و پێم وایە لە ماوەی دااتوشە یەکێکدا کەناڵە بەڕێزەکان خولێکترێکاتەوە کە جارێک تر پەیام بەشدار بێتەوە تایە کە ئینشەڵا هەوڵەدەین لەو خولەشە بگەینەوە یاری کۆتایی بێگومان وەکو ئەگەنە یاری کۆتایی بۆ هیوای بیبنەوە چکەوە کاڵێ لە 2008 هەر ئەگەنە یاری بەڵام ئەمە 2 ساڵە ینی 2 ساڵە سپاس بخوا وابزانام 2 ساڵ لەسێک چۆن دووەمەکانمان کردو بە عادەت ئێمەژێمەژێتیرەوە هەر لە یەکتی بشەبینەوە هەر کەناڵی ئەزیزی گەلی کوردستان کە
20 شهر ئەوان دیشنیاری کۆتایی جا ئەوەی خۆش بوو شتێکی خۆش من و جلال لەو یاریەیە کاک جلال محەممەد یاری نەکرد تا یاری کۆتایی کۆڕایەنەر سەرپرشتێک لەوی ئەو دەورەی پێشوو یاری کۆتایی لەگەڵ جلال نزیکەی با بڵێن 30 تۆپمان لێە بۆ گۆڵ هەمووی تر بە شیشە کەوت و کورە ناچوە گۆڵەوە و محەممەدی تر ڕقیاستا لە پێنجەکەی گۆدایەتە ناوە کۆمەکی کرد و برمانەوە ئەو یاری ئەو قاچیمان بقاتی ئەوە قاچمان بەسەوە ماوەزەرانە ڕاستە ئەو لە هین ئافەنۆنیا ویستەوە پرسم بۆ نمونە جای وایە مەسەن چەند هێرشبەرێکی باشت هەیە بەڵام ڕەنگە بەرگری کار گەر دەستەواژەکانم هەڵە نەبن یان ئەوەی با بڵێن یاریەکانی ناوە دابەشەکە لە هەموو تیمی پێم کام لە لەو بارەوە یانێ وەڵاهی هەمووتان بە زمانە سادەکەی هجووم نین یانی هەشمانە ئاگای لە گۆڵەکە بێ لەم نەخێر ئێمە بەڕاستی گەناوەکان بێنم بە گشتی دووسێ بەرگریکاری زۆر باشمان هەبوو لە هێڵی بەتایبەتیش وڵان ناوەکان تیمەکە ئەحمەد ئەو بکرد کە لێرە کامێرەمانە ئەحمۆی خۆمان دەڵێ بێگومانێک بوو لە هەموو هەری خۆمانین هیچ بە لە گۆڵپارێزی خۆمان لە هێڵی دواوە چەند یاریزانێکی باشمان هەبوو کاک هاوکارمان هەبوو کە کەمە پێشتر ڕابردەکەی بەڵێ کاک بەختیار کە مۆنتاجەکە کاگاریان فاتح کە بەڕاستی لە یاری دۆما تووشی دەکانێکی سەختاتەوە تا کۆتایی نەیتوانی یاریکە بەداخەوە بەڵام بەڕوحەت لەگەڵمان بووە لە هێڵی بوو کاک مەڕوان تالیبانە بوو کەیچێکە لە ئێستا لە بەشی بەڵێ ئەوە پیچێک بولاریزانە زۆر باشەکان و بەندە لە هێڵی ناوەند لەگەڵ کاک جلال محەممەد ئەویش ئیشەکە لە یاریزانە زۆر باشەکان کاک محەممەدش لە پێشەوەی تر نوویست چوتۆ ڕۆژمانیش کۆنتترۆلیش پێم وابێ لە ڕووی هێڵی بەرگری و گۆڵ پارێز و ناوەندەوە و هجومیشەوە هیچ کێشەی نەبوو کاک نەجاحش لێ بوو وێنەی کاک نەجاحمینی تووڕە بوو چ معاناتێکیە بوو چی بوو مۆزوع ئەو لە خۆشیات کاگەر هاوکارانە دوای هەنێ لە دیپیەمەکانمان بچان بەهێت لە هینێت کاک محەممەد چەند دەستگای ڕاگەن بەشدار بوو لەمەیەوە بە چەند قۆناغ گەیشتە قۆناغی کۆتایی حوت تی بەشدار بوون وەکوتم لە سەراسی سلێمانی بوو بەڵام پاڵاوانتێکە فەرمی بوو سرجەم تیپە بەهێزەکان بەشداریان کرد ئەوانێشی کە بەشداریان نەکرد لەو بوو کە تیپیان ئامادە نەبوو لەبەرۆکو بوو گۆرانی ژاماژەی بۆ کرد پەیامەوەتی هەبووە گرنگی بە سەررجەمکایەکان ناوە لە بواری وەرزشاوە بە تایبەتیش ئێمە وەکو خۆمان زۆربەی زۆری کارمەندەکان خولیایەکی زۆری وەرزشیان هەیە و زۆربەشیان یاریزانبوون بۆیە قەت پەیام تیپی دانەبڕایانی باوەڕکەم من لە ڕۆژی ڕاکێشانی تیر و پشکەکەش کە لەگەڵ تەوانیەکەم ناو تیپێکی منتەزیر دەرهاو کە دەنگی گەلی کوردستان بوو دووەم ناو وتیان پەیام لەگەڵ پەیام دەراو نوێنەری هەموو کەناڵەکان لێ وتیانەوە پەیام لە کۆتایی یعنی یەکسەر بەو جۆرە ناوی پەیام دێنرێ بۆیە ئەم حوتیپە بەشداری کردیارەکانی هەمووی بە شێوازی تەسقیت زەوجی بوو کە پێی دەوترێت 2 دۆڕان ئێمە شکر بۆخوا تەواوی یاریەکانمان بردەوە 4 یاریمان بە 3 یاری گەیشتین یاری کۆتایی هەر سیارەکەی خۆمانمان بردەوانێ و ڕێژەیەکی زۆر باشی گۆڵمان تۆمار کرد بەکۆی گشتی پاڵاوانەتێکە 13 گۆڵمان تۆمار کرد تەنها 2 گۆڵمان لەسەر تۆمار کرا کە ئەو 2 گۆڵەش یەکیان ناعەقیشی زۆر گەورە بوو ئەتوانم بڵێم بە هەمووی 1 گۆڵمان لەسەر تۆمارگا کە بڵێ خۆمان بێ هەڵی خۆمان بێ ئەو گۆڵی تریان گۆڵی یاری کۆتایی بوو کە گۆڵێکی تەواو فاوڵ بوو بەڵام ئێمە بەبێ ژێدان ئەتوانم بڵێم لە تەواوی دەورەکەش پەستانێکی دەرونی زۆرمان لەسەر بوو و تەنانەت ینی کۆمەڵی مامەڵەمان لەگەڵ ئاکرا لە یاریەکانە من دەستخۆشیم لە ڕێکخەرانی دەورەکەیە بەڵام ڕەنگە سروشتی پەیام و سروشتی حیزبی ئێمە بەو جۆرە بێ کە بەردەوام بەم جۆرە مامەڵانی لەگەڵا بکرێ بەڵام ئێمە گوێمان بە هیچ نەدا پڕ کابەر بووین تینووی نازناوەکە بووین ئانیەوە خۆیان گۆرانەوەیان شایدن من لە ژیانمە ئەوەندە عەساب یانی من بۆ هەموو شتێ زۆر سادا ڕۆم بۆ هەموو شتێکیش زۆر عەسابم ساردە بەس لە ساحەیە ساردین لە یاریە ساردی مشکلم لە هیچ لە یاریە ینی ئەو کوڕە چەند ساڵە لەگەڵ منە چەند ساڵە لەگەڵ منە من لە یاریە ساردین لەبەروی یەکێک لە جددیترین شتەکان کە هەوڵی بۆیە یاری محەممەد قسەکەی پێ بڕم بە هاوشێوەی
جینارۆ گاتۆزۆ هەبوو هیچ لە یاریزانە زۆر حماسەکانیانەی میلان و ئێستاش ڕایەنەری ڤالەنسیای پێم وایە باس لەوە ئاکاڵێ لەگەڵ لە حوشەی ماڵەکەمە لەگەڵ مناڵەکەم یاریکەم حەزەکە منی بیمامەوە محەممەدی هەر بەو شێوە یاریەکان شتێکی جوانەکەواتە من هەروەکو فیدباکێکیش بەڕاستی ئەمە شایەتیە وەختی خۆی من لە عیلاقات بووم میوانێکی زۆر هاتە لامان یەکێک لەو شتانەی زۆریان پێ باش ینی خۆش بوو سەرنجڕاکێش بوو لە پێیان هەواڵە وەرزشیەکان یان بەگشتی بەشی وەرزشی کەناڵی ئاسمانی پێیان بوو بینەرێکی زۆر و تایبەتی هەیە وەکو جۆرێک لە مەزدەڕ و مەرجعی هەواڵی وەرزشی کوردستان و ناخۆش سێرەکە توانی بڵێن ئەم گرنگی پێدانە یاخود بەهێزی تیمی بەشی وەرزشی یان گرنگی پێدانی بەشی وەرزشی واکات پەیام ئاوا لە وەرزشیا بەخۆ دێ بتوانێت تیمێکی جوان و بێسکۆ بکاتەوە کاریگەری باشیە بێ و بە تایبەتی ژێوە کە سیمایی با بڵێن وەچی شاشەی پێیان من لە بەشی وەرزشیە ینی ناکرێت پێیان باسکەین و ئێوە نهێنە سەردەر وەڵا بێگومان حەسەنە پێش محەممەدش کەوت بێگومان کاریگەری زۆری هەیە یعنی من سوپاسی بەرپرسانێکم لە کەناڵی پێیام کە زۆر جار هەر پێشنیارێکمان داوە پێیان قوبوڵیان کردووە و ئەوانیش وەکو ماوەسەشوانەکو جەنابتان بەشەکە لایەن گرنگ بووە و سپاس بخوا ئەو بینەرە وەرزشیەش ئەو خەڵکە لە دەرەوە کامان بینە شایەدی کارەکانمان ئەدا لە بەشی وەرشی پێیام یعنی بێچێت لەو کارە جوانی کە بەڕاستی محەممەد ئیبراهیم بێشانەزی پێ بکەوە ماوەیەکی زۆریش ئێمە بەردەوام پێشکەشمان کردو بەرنامەی دەرەوە یاریگا بوو کە ئێستا گفتوگۆی دەرەوە یاریگایەکە بۆ هۆی ئەوەی کە چەندین شیکەرەوە کە ئێستا بێگومان کە ئێستا بەڕاستی چێکن لەو شکراوانەی کە مەزدەرن لە کەناڵەکانی تر کارەکەن و شترۆڤاکەن بۆ کەناڵەکانی تر لەم پەیامەوە پێگەیشتون و لەم پەیامەوە لە ڕێی بەرنامەی دەرەوە یاریگاوەکەمە بۆ خۆی شانازیە بۆ کاک محەممەد و بۆ هەمووان لە هەوان کاتیشا بێگومان ئەم باگراوندە وەرزشیە ئەم گرنگی زۆردانە بۆ وەرشەوەی کردووە کە بەڕاستی لە پەیامە چەندین یاریزانی باشی تۆپی پێمان هەبێت باستان لە پێکان کرد ئەو ڕووداوە ناخۆشانە باجارێ باز لەوە بکەین چی بوو کە لە ناو یاریگای ڕوویە و بۆ ئێوە ناخۆش بوو یاخود بۆ یاریزانەکانتان بەڵام من تاوکەری قسەکەی گۆران لەگەڵ ئەوەی کە تیمی وەرزشی پەیام بڵین بۆ نمونە ئێمە 5 کەسین لە نووسنگی سلێمانی سیانمان لە خولەکەی هابوون کاک پێشەنگ هاوکارمان بۆ لەوەی کە بێژەریەکانی ئێمە پڕ کردو تاوانێ تاوان پێشەنگی ژاوکارێکی باشمان بۆیە دەبەری بە دیلەکان ئێمە یارەکان کاژمێر 6 بوو ئێمەش گەشتی 6.5مانەیە بۆیە کاک پێشەنگ هاوکاری کردوین کاک بڕیار لەگەڵمانە بۆ بە تایبەتی یاری کۆتاییش دەبەرەوە سوپاسێمانەکەم بەڵام ئێمە یاریزانەکانمان دابەش بوون یعنی بەجددی لە هەموو بەشێسە بۆ نمونە یاریزانی کۆنتترۆلمانە بۆ دو یاریزانی سێ یاریزانی کۆنتترۆلمانە بۆ سێ یاریزانی بەشی کامێرەمانە بۆ لە مۆنتاژ یاریزانمان هەبووە یعنی جوانیم تیپی ئێمە لەوەیە یاخود وەرزشەکە کە بڵاوبێتەوە لە ناویا لە هەموو بەشەکانە بڵاوبێتەوە نییە بەس بەشی وەرزش کە کارەکەی کردێ بە چیە دایمەن ئاەتە نەم خولانە بیر نەچۆ لە ناو پێیام بۆ نمونە ئاها یەکێ مەسەلەن گۆڵکارێکی باش باسییان کەوتیان کوڕێگەیە پێشکەشگاری بەنامی پەیامی ڕۆژە بەس سجلەکە قەپات بوو جاوەک وەمەوەکو وتم ئەمە ینی پەیام ئەبەم جۆرە بارودۆخانی ڕێکسۆتە وەکو پێکان وەکو ئەو حاڵەتانە وڵایی لە ساحەیە یاریمانە کرد بە ناشکوینە بێ هەموو وەجبەیە کە هاتی ناوانێ چەمە خۆم دەستمەمەی یەکەم یاری بۆ تازەی تر تاوە برینەکە پابۆتانێ و چاوە توێ سەر سەرژنە شتەکانم هەمووی ڕووشاوە برینارە ساحەکە بۆ جۆرە بوو بەڵام لە یاری پێش کۆتاییە کاگاریان فاتح بەداخەوە ئەوەی ئەو ینی حاڵەتێکی زۆر ناخۆش بوو لە گێمی دوێ میارەکەیە بوو بەرکەوتنی چێ بوو لەگەڵ کوڕێکی هاوڕێمانە لە کەناڵی فالکۆن خۆی فاوڵەکە ئەو لێگەی بەڵام کەوت بەسەر چیمەنەکە و کەوت بەسەر چیمەنەکەیە تەقینی لێرەوە هەبوو ئێمەشی ئەمانەشی هەموو دەم و چاوشتی ڕووشا بۆی ساحەکەوانێ ئیتر بەڕاستی حاڵەتێکی ناخۆش بوو بەڵام ئیتر خۆی یاریگا هەر بەو جۆرەیە بێ کە تۆ چی یارێکی چەنە بۆ حازری کە گۆڵکەیت و چەنە بۆ حازری ئێمەش بۆ وایین شەڵای سەشکوتەنویسی باشترە هۆنیا بوو برە زۆر جاراوە بابەتەکە باست لە پستانێکی دەرونیکی بەرحاڵ نامانوەیە کۆمەڵێک بابەت هەیە تێکەڵ بە وەرشەکە بکرێ لە پەیامەکەی کاک محەممەد گەشتم بەڵام هەمیشە کۆمەڵێک پشتیوانی دەرونی هەن هەم بۆ یاریزانەکان هەم بۆ با بڵێن ڕاهێنەر و کاپتێن و ئەوانە بەگشتی دۆری باشیە بێت پێما بێمە کارکتەرێکمانەی هەر بە دەنگی
زۆر وابزانم فەراقی پڕ کردەوە کەم خۆش تۆزێک باسی کۆساڵانە بۆ بکەن ئەڵێن بە دیاری ساحەکەی هەمووی شپرس کرده بوو. وڵا کۆساڵان کاک کۆساڵان بەڕاستی دڵسۆزە کاک ماوەسا شوانە بەڕاستی دڵسۆزە پیاوێک کە لە سەرەتاوە هەر بە ئاوهێنان لە هەموو یاریەکان لە هەموو یاریەکانە لە سەرەتاوە لەگەڵمان بووە و نەک هەر لەم دەورەیە لە زۆر دەورەیە کاک کۆساڵان ڕۆڵێکی گەورەی بینیوە باش ئەو شایدی بۆ دەین کە بەڕاستی پیاوێکی دڵسۆزە و بێگومان لە یەکێک لە زانیاری پێش کۆتایی بوو ناوبژێوان کارتێکی سووریشی بەڕام کردەوە کردێتەوە یاریگە لەبەرەوەی ئەوەنە حەماسە کردووی بۆ تیمەکەی ئێمە یعنی هیچ نین و بۆ نمونە هیچ نییە و کاکە گۆڵکەن و ئەوانەی تر المهم کارتێکی سووری وەرگرت بەڵام میشێکە لە پیاوە دڵسۆزەکان کاریگەری ماوەسا شوانە ئەوە عەجوبی لێ کاتی سووری وەرگرت ئێمە هاندەرمان هەیە لە ناو ساحە یعنی هاندەرەکانی ڕیال مەدرید بۆ نمونە هەندێک هاندەری تایبەتیان هەیە پلانی پیانەوتری هاندەری ژمارە 12 تیپەکە بەگشتی هاندەری ژمارە 12 یعنی یاریزانی ژمارە 12 هێندە کاریگەریان هەیە ینی ئەو دەنگ هەڵبڕینەی کۆساڵان ئەو حەماسەتە کاریگەری زۆر لەسەر دەرونی یاریزانان هەیە وەشتێکی خۆشتەمە باسکەن تەمان کۆساڵان عینەکی لە چاوایە وتی گۆران زوو من کاریمەکرد پیانەوتم داویدستم کەم داویدوتی داویدی هۆڵنداوەی کە ئەینەکەی لە چاو تەمان یاکشوانەکە محەممەد دەزانێت هۆڵندا یزانێکی زۆر چاکیە بوو ناوی داویدس بوو سەردەمە لەگەڵ کۆساڵان یاریم بووە وەڵی چاکسی خۆیمە پێوەرمان نەبوو هیچ کاممان توانە وڵێم باش نەبووی هەر ڕامانە کردوکەینە شوێن تۆپەکە. ئیزافەتەن بە قسەکەی گۆران بەڕاستی من لێرەوە جارێکی دیکە بە تایبەت دەستخۆشی لە کۆساڵەکەم باوکە لە پێش هەر یاریزانێک و لە پێش خۆشمەوانێ لە ئەحواڵی یاری پرسیوە لە کاتی یاریە لە پێش یاری ئامادەی هەبووە لە دوای یاری دڵسۆزیە بووە یعنی بەجددی حسابی لە تۆ ڕۆڵێکی من زۆر هێ من بوو بە بۆنی کۆسەڵانەوانێ من بارودۆخم زۆر باش بانی هاوکارێکی زۆر باشم و خۆی ڕاستی من سەرپەرشتیکردنی تیپەکە کەوتە سەرشانی من تۆ قورسە بۆ خۆ ئێستا من دەورەی پێشوو گۆران کە لەگەڵ یان نابووم من بە سەرپەرشتیمە کردم گۆران و جەلال و ئەوان یاریانە کرد زۆر مرتاحیش بووم بەزۆکوی وتی یاری کۆتاکەی تێ هەنێ حاڵەت یاریزان لە دۆخێکی بۆ دروستە بێ ئەوە نییە کە تۆتەوێت نه هەروە بۆ هەنێ یاری بەو جۆرە و لێە ئەم خولە هاوڕێ عزیزم کاگنەبەس پێداگر بوو لەوەی وتی کورەبگەرە ڕۆ بۆ یاریکردن بۆ ئاوا دوورکەوتەوە زەمان زۆر دەمەکە من یاری ناکەم بەڵامەوانەر بەرداوم بەڵامی تر کە قەرار ماگەڕامەوانێ سەرپەرشتیکردن و یاریکردن تۆزە قورسە بوو لەبەرەوەی تۆ ڕەنگە بەدیل کەمکەی ڕەنگە دڵی هاوڕەیەکە لێ بەتەئکید یعنی هەنێ تۆ جار تۆ عەسابە و گرێن قەراری نادروستەی بۆیە بەجددی من کۆسەڵان بە تەواوی لەگەڵ ماوە کۆسەڵان ینی هاوکارێکی زۆر باشم بوو و بەردەوامیش بۆ هەر حاڵەتێکە ڕوویە یەکسرە هاو هەمە ئەم شتە وا بیکەین بیکە مەیکە بیکە ینی ئەلەمانەیە زۆر هاوکارم بوو بۆیە من جارێکی دیکە دەستخۆشی لە یەکەم هاچەند هۆنیا کاتمان وڵا باب ڕاقینە کاتمان ئۆزە مۆزا گۆران پەلەشێتی هەواڵشتی وای هەیە بەس ئێستا بیرمەکرێتە وعدن پیاوینەوە 50 زەقە تۆ بچیتە دەرەوە ئێستا بیرم کەوتەوە مامۆستا قەینا گەرمان ئازاکە بجارە یعنی ئێوە سەرڕای ئەوەی کە ڕەنگە لە پێشتریشە نەتان بمێت بەڵام کۆمەڵێک قۆناغدان تێپەڕاندوو هاتە ئەم یاری کابوونە براوە و ئێستا نازناوێکتان بەدەست هێناوە کۆمەڵی یاکدگاری خۆشیشتان هەبووە لە ساحیا کۆمەڵە شت ڕوویاوە کە ڕەنگە هەموو ناخۆشیەکانیش لە کۆتایی هەر بێتەوە بە یادگاریەک ئێوە کاتێک باسی لێوەکەنەوە خۆشێکتان پێ ببەخشێ بەسمان کۆمەڵێک لەو ڕووداوانە بۆ بکەن وەڵڵاهی هۆنیا خان دیارە لە هەموو خولێکە یادگاری خۆش و ناخۆش هەیە بێگومان تۆمارکردنی گۆڵ لە هەمان کاتە ئەو خۆشی دەربڕینەی کۆتایی گۆڵی کۆتایی محەممەد یەکێ بوو لە دیمەنە زۆر جوانەکان هەبوو دیمەنەکەشمان هەبوو بەڵێ ینی بۆ خۆی برنەوەی نازناوەکە یادگارێکی زۆر خۆشە ینی یەکەم پاڵەوانەتی فەرمیەکە لە قیسێمانی سندیکای ڕۆژنامەنووسەکانی کاتەوە بۆ خۆی ئەوەی چێک لە یادگاری خۆشەکان و تۆمارکردنی ئەو هەموو گۆڵە
و کەمترین ڕێژەی گۆڵ لەسەر تۆمە بکەین ئەمانە هەموو یادگاری خۆشە بە پێچەوانەوە پێکانی هەندێک یاریزانمان یادگاری ناخۆشە و هیچ شتێکی وام لەبیر نییە کە بڵێ من بۆی تاواغم دووشتی خۆر لەسەر گۆران لەم دەورەیە تاوان من خۆشی زۆر بە تایبەت دەستخۆشیم لێکرد لە بەروی گۆران یاریزانێکی ناوەند بوو ئارامیکی زۆر باشیە بوو هاوکارێکی زۆر باشیەمە بوو چونکە خۆتەزانی تۆ باسی گۆڵی هێرشبەرەکرێ گۆڵی هێرشبەرەکەی پێویستی بە ئاسیستکارێکی باشە پێویستی بە کەسێکی زۆر باشە لە ناوەندا هاوکاری بکە من بە تایبەت بە گۆرانیشم و تۆتەوانێەوە دوای هەموو یارێکی ژەوەم پێ و تووتومە ئافرم گۆران بۆ بارودۆخە ئارامە و ئافرم بۆ گیانی هاوکاری و کە خۆی لە خۆیان ئەمە گیانێکی سەرکەوتوم بەڵام یەکێ لە حاڵەتە خۆشەکان لە یاری کۆتاییە تەمان من کە گۆڵەکەم کرد چوم دانیشتم پێنج خوڵێکی ماوە بەڵام چوار خوڵێکی زافیرا گۆڵی تعادولی کرایتر کە گۆڵی تعادولی کرایوانە ئاگام لە خۆم نەبوو یەکسەر هاتمەوە ناوانێ دەبێت من وەکوتومە بەس یاری بەجدیەکەم مباشی لێ دروست بوو مباشیرەکە دروست بوو طبعا من لەسەر عەسابم زۆر گۆڵەکە زۆر ناخۆش بوو کە لێمان کرایە چاگۆران زۆر خۆش بوو تۆمەکە دادا وتی حەما من چەپەیە زەمانە بۆ زەمان لەو کاتەژا کاک بەختیارە ئەی وەڵام من لێ مباشی ئێکاکە مباشیکەی دیفاعلیەت و بۆ کوێ مباشیری بەقورعا مباشیرەکە لێ تێگای کەس نەیزانی بۆ کوێ ڕاستە خۆی مامۆستا گۆران کاک محەممەد هەمیشە یاری کۆتایی کە ئەبێتە یەکلاییکەرەوەی با بڵێن لێدانی سزا بەڵێ زەختێکی زۆریان چاوێکی زۆر لەسەر گۆڵچەیە چکە ئەو توانێت ڕۆڵێکی باش یەکلاییکەرەوە بێ کاک ئەحمەد پێمان بێ ینی دڵی باش خۆشکردن وانە گە تۆزێک باسیێویشکن بە چکەتنەوە بە لە یاری یەکلاکەرەوە و سزا ڕۆڵی باشی هەرچەنە تۆزێک لە کۆتاییە بە ئەم شتانە ڕاستیانە بڵێن لە یاری کۆتاییە بێگومان ئاستێکی بەرزبی پێشکەش کردووە بەکۆی پاڵانتەکە دوو گۆڵی تۆماکەیە بەڵام دواتر بوو ئاستێکی زۆر بەرزی پێشکرد بەڵام بەداخەوە معنی نیگەرانەکەی ئەو لە چی بوو لەوەی کە خەڵاتی باشترین گۆڵپارێزی نەدرایە هەرچەنە بۆ منە لە چاو گۆڵپارێزەکانی ترە ئەگە تۆ دوای مستحقی خەڵاتی باشترین یاریزانی یاری کۆتایی باشترین یاریزانی یاری کۆتایی ینی تۆ بەکۆی پاڵەوانێتیەکی چەند یاریمانی کاک محەممەد چوار یاریمان کە تەنها دوو گۆڵ لەسەر تۆما بکرێ ئەمە بەڕاستی ینی ڕێژێکی زۆر باشە ینی تۆمارێکی زۆر باشە بۆ گۆڵپارێزەکە بۆ هیچ گۆڵی لێ نەکرابێ هیچ کەس سجلی ئەحمەدی نەبوو گۆڵپارێزەکان لە محەممەد لە ئەحمەد زیاتر گۆڵە لەسەر تۆما کراوە ینی نیگەرانەکەی ئەحمەد و ئێمەش لەوە بوو کە ئەحمەد دەبووە هەم لە یاری کۆتایی باشترین یاریزان بۆیە لەبەرەوەی پشکی شێری بەرکەوت لە گەڕانەوەی لێدانە سزاکان و لەم لە یارەکەشە بەڕاستی ئاسی بەرزی پێشکرد بەڵام دوجار ئیتر بە هەر بیانوێک خڵاتی باشترین گۆڵپارێز و باشترین یاریزانەکە ناشکرێ خەڵاتی یەکەمی پاڵەوانێتەکە و خەڵاتی گۆڵکاری پاڵەوانێتەکە و هەمووی بۆ ئەوە بێکا ئیستحقاق خۆی وەرزش ئیستحقاقە قەرەبووکردن و دڵدانەوە نییە کاتێک تۆ تیپێکی چوار یاری کردووە هەر چوار یاریەکە و بردووە تاوانێ هیچ تیپێ ڕکابەرێ نەبووە بەهێسترین ئاستێ بۆ هەمووان شایەتیەوە بووێن کە باشترین تیپی و هەمان ینی هەمووان بارودۆخە لەبەرەوە ئەگەر ئەحمەد وەکو بڵێن بۆ نمونە چ بیانوێک بێ بۆی باشترین گۆڵچی نەبوو بێ لە پاڵاوانتەکە یا دیاری نەکەن بە باشترین گۆڵچی باشترین یاریزان جگە لە خۆم مستحق یاریزانێکی دیکەی پێم و بەس من شانی باشترین یاریزانی خولەکە نەبوو لەبەرەوەی خەسڵەتی یاریکردنی من بۆ باشترین یاریزانی خولەکە نابوو وەکو ئەحمەدی شانی باشترین گۆڵچی شانی باشترین یاریزانی یاری کۆتایی بوو بەڵام ئەم حاڵەتانە ژاسایە گرنگ بۆ ئێمە و نازناوە بوو کە لەسەبەرمان کرد دووبارە و سەد بارە پیرۆز بایی لە خۆمان و لێەوە پێدەستان خۆش بێمانونە بن تەواوی تیمی وەرزشی کەناڵی ئاسمانی پێیان دوای کەس گلەیمان لێ نەکا هەموو ئەو هاوڕێ عەزیزانە بەشدار بوون لەگەڵیان دەستیان خۆش بێ بۆی گەلی کوردستان لەگەلی کوردستان تا بردەوە پیرۆزبایی دووە میشلەوانەکەین بە ڕۆحی وەرزشی تاوان هاوڕێیانی زۆر ئەزیزمان یەکێک لەو ئەزیزانەی کە زۆر هاوڕێتیشی پتەومان لەگەڵیانەیە هاوڕانی گەلی کوردستان ینی سیناریوی یاریەکانمان زۆر دووبارە بێت دەورەیەش دووجار ئەوەیە ینی بەڕاستی زۆر جاهاندەر شەر لەسەر لیۆنێل مێسی و ڕۆناڵدۆکە لێرە بەڵام دوای یاریەکان نەها دەستەکان لێک بەڵام ئێمە شەر بەو شێوەیە دوای یاریەکە بۆ نمونە ڕێهێنران یاری دوای یاری ئەومانێ بەس لە یاریە ئاسایە لە ناو چیمەرەکەی مشکیلە نییە زۆر باشە کاتمان هیچ نەما دەستان خۆش بێ دووبارە نازانم ئەگە شتێکی زۆر تایبەت هەبێگەنا با بچین لای ناوڕێک چکە دەرهێنەر لێمان تووڕەنە بێ هەچەند هیچی نەوتوە و سپاس بۆ ئێوەی ئەزیز خۆشحاڵ بن بە ئامادەبوونتان لەگەڵمان سپاستانەکەین بڵێ زان ناوڕێکمان هەیە و دواسێر لەگەڵتان بەردەوە
ئەزیزان هەر لەو ڤیتیانی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون ڤیتێکمان هەیە لە چەمچەماڵ سەبارەت بە سەری ساڵی کۆچی کە چالاکیەک ئەنجام درراوە لە شاری چەمچەماڵ هاوکارمان لێەوە ڤیتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بیرەری و ڤیتیابی. بسم الله الرحمن الرحیم بەناوی دەستگای ڕۆشنبیری نوری حکمە بۆ بەرەوەدە ڕۆشنبیری بە خێراتنی کەناڵی ئاسمانی پێیان و هەموو مامۆستایان و قوتابیانی خۆشەویست دەکەین. ئاهەنگەکەمان بە بۆنەی یادی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرەتای ئاهەنگەکەشمان بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابی مصعب کارزان بافەرمی. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين. من ناوم کاروخ کارزانە ماوەی ساڵێکە لێرەم قۆناغی چوارم پەیڕەوە لە بەرکردنە خوێندنەوەی قورئانە زۆر سوستم بینی و لە وانەکانم و دەستخۆشی لە ماڵسەکانیشیانەکە دەستخۆشییان یەکەم ئەگەوان نەبوونایە من ناتوانم گەشتمە ئەم ئاستە داواکاریان لێ یەکەم کە زۆر زوو بگەنە ئێرە هەتاوەکو ئەو ساتە نهاتوو کە خۆی گەورە لێپرسینەوە لێکە. ناو محەممەد فەرمانە مای 4 ساڵ لە دەستگای نوری حکمان خوێنەوە بەڕاستی سوودێکی زۆر باشم بینیەوە لەوانەکان بەڕاستی مامۆستاکانشی زۆر دڵسۆزن حیفزە و قیرائاتە و پەیڕەوە سوودێکی زۆر باشمان بینیەوە مامۆستاکانشیان زۆر باشن دڵسۆزن ئینشەڵڵا هەر بەردەوامەوە تا گەورە بم بەداوامەیە بێن بۆ ئێرە لێرە وانەیەکی زۆر باش فێرە بن و سوودێکی زۆر باش وەرەگرن. من نام لای کاروان ماوەی 3 ساڵە بێ لێرانم زۆر مادووبوونە مامۆستاکان لەگەڵمانە و زۆر سوودیشم بینیوە دەستخۆشیان لێەکەم لەبەر پاکوخانەی زیرەکی داکاریمەوەیە کە بێن لێران دەرس خوێن و فێر بن هەم بۆ ڕۆژی دوایشیان باشە ئەڵڵا هەر بە نیازە بن لێرانە بەردەوام ببن لە دەستگای نوری حیکمە. من هەڵەدی خوانم لە دەستگای نوری حیکمە بۆ ماوەی 2 ساڵە لێرە خوێن یەکەم خوێندنەوەی قورئان دووەم لەبەرکردنی قورئان سێم پەیڕەو. من سوپاسی مامۆستاکانەکەم بە تەواوەتی سوودم لێرە بینیەوە ئێستا نوێی جوعەمەم لەبەرە ئێمە داواکاریمە لە دایک و باوکانی بەڕێزەیە مناڵەکانیان بنێرم بۆ نوری حیکمە لێ بە تەواوەتی سوودی زۆر شتی لێبینن تەواوی سوپاس و ڕێزمانەیە بۆ مامۆستاکانی نوری حیکمە بە تەواوەتی لەگەڵمانە ماندوو بوون. دیارە دەستگای نوری حکمە بۆ پەرەوەدە ڕۆشنبیری ساڵانە چەندین ئاهەنگ و بۆنەکانە ئێمە لە بواری ڕۆشنبیریە قوتابیەکانمان کۆ دەکەینەوە ئاهەنگیان بۆ دەگێڕین ئاهەنگەکەی ئەمڕۆمان سەبارەت بە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە بوو. دیارە سەرەتای ئاهەنگەکەمان بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابیەکانمانەوە دەستی پێکرد و پاشان چەند وتەیەک لەلایەن مامۆستا بەڕێز مامۆستا ئەحمەد هەماڕەشیەوە پێشکەشکرا و پاشان خەڵاتی نمونەی بۆ قوتابیەکانمان بە چەند قوتابێک بەخشرا و خەڵاتی نمونەی بە 2 خوێندکاریتر لە بواری وەرزشە بەخشرا بە قوتابیەکانمان.
خۆشەویستان زۆر گرنگە کە گرنگی بە منداڵان بدرێ و چالاکیان بۆ بکڕێ یەکێک لەو چالاکیانی کە ئەنجام درراوە کردنەوەی پێشەنگایەکی وێنەکێشانە هوەری وێنەکێشانە بۆ منداڵان کراوەتەوە لە هەولێر هاوکارانمان فیکێکان دەربارەی ئەم چالاکیە و ئەم پێشەنگایە بۆ ئامادەکردوین بابێکەوە بینەری بین. بە مەبەستی هاوکاریکردن و دڵخۆشکردنی ئەو منداڵانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیە درێژخایەنەکان بوون لە شاری هەولێر ڕێکخراوێکی ژاپۆنی بە هاوکاری نەخۆشخانەی نانەکەلی پێشانگایەکی کاری دەستی و وێنەکێشانیان بۆ قوتەبیان کردەوە. ساڵی 2009 بەردەوامی هەتا ئێستاکە ئەم ساڵ فکرەکەمان گۆڕیە لەوەی زیاتر پاڵپشتی معنەوی ئەو منداڵانە بکەین پێشانگایەکمان کردیتەوە پێشانگە کاری دەستیە کە منداڵەکان بە خۆیان کردیان وەروە دروستکردنی هەندێک لەو حەیە دەمانێت بڕێک داهات بەدەست بینین لە ئەوەی جلوگوبەرجی قوتابخانەی ساڵی نوێیان لە بۆ بکڕین سوودێکی زۆر گرنگی هەیە لەبەرەوەی منداڵانە هەست بەخۆ دەکەن و نەخۆشخانە لەبیر دەکەن پاڵپشتێکی دەرونی زۆر باشە لە بۆیان ینی هەست دەکەن کە هەنە ینی بەو جۆرە چالاکیانە زۆر دڵخۆش دەبن ینی ئەو کاتانێک کە مەدرێن چالاکیێکی وهامان هەیە ینی هەفتەک پێشوەختی دە ڕۆژ پێشوەختی بە تامەزرەوەی چاوەڕوانی ئەو ڕۆژێ دەکەن. مامۆستایەکیش کردنەوەی ئەم جۆرە پێشانگایە بە گرنگ دەزانێت بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی ئەم جۆرە چالەچانەوە هاوکاری مادی پێشکەش بۆ قوتابیانە بکرێت و هەم لە ڕێگەیەوە دڵخۆشکردنی منداڵان بەدەست بهێنرێت. ئامانجمان لە جاریکردن لەو پێشەنگایە ئەوەیە کە بە کەمێکی مەسەلەن یارمەتیدانی منداڵەکان و هەروها دڵخۆشکردنیان چونکە ئێمە جگە لێرە کە لە پێشەنگایە کە بەشداریمان کردیان ئامانجمان دڵخۆشکردنی منداڵەکانە و لە هەرێک لە تابلۆیەکان جێپەنجەی منداڵەکانی لەسەر بێتن دڵیان پێخۆش بێتن چونکە ئەوە ینی کارێکی مرۆیە و ئینسانیە وهەموو بۆ دڵخۆشکردنی دابێکان زیاترە. ناوم ئەنەس خدرا پۆلی هەفتم بە ئەنجامی کێشان بەشداریم کردی و زۆر خۆشحاڵم نێرکان لە هونەر و کاری دەستی بەشداریم کردی و زۆر دڵخۆشم هیوادارم ئەم سەر بەردەوام بێتە. ناوم سیمەیە ئەو سەر هاتیمەوە ئەو قوتابخانەی لێ دەخینم ئەو پێشانگایەمان کردیتەوە بازن گوارەی دروست دەکەین هیوادارم هەموو سارێ ئەو پێشانگای بکەینەوە. لەگەڵ ئازاری نەخۆشیەکەیان منداڵان لێرە لە ڕێگەی ئەم جۆرە پێشانگایانەدا سەرقاڵی دروستکردنی وێنە و کاری دەستی بوون بەماش ببووە هۆی ئەوەی تابلێت جوان و سەرنجڕاکێش بنەخشێنن. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەولێر. بەڵێزان بە بۆنەی هاتنی سەری ساڵی کۆچی 1444 لە بەشێکی زۆر لە شار و شارۆچەکان لە هەرێمی کوردستان یاخود لە جیهانی ئیسلامی کۆبوونەوە و یاد و دڵخۆشی دەربڕین و وەبیرخستنەوەی وانەکانی کۆچ و هونەر و خۆ گونجاندن لەگەڵ ژینگەکان و کۆچکردن و هەروەها زۆر بابەتی تری ئاینی و فەلسەفی باسەکرێن لە سەری ساڵی کۆچیە لە یەکێکیش لەو ناوچانەکەوە یادی سەری ساڵی کۆچی 1444 کردوێتەوە ناحیەی خورماڵە لەوێ هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەبین.
خۆشەویستی ئەگاتە هەندێک حاڵت لە نێوان ئەسحابی کرامە خۆشەویستی گەشتۆتە هەندێک حاڵت بە بینینی یەکتری پێشەوەی پێ بڵێ زانیوێتی گرفتەکەی چی بووە ئەفسانەتان بۆ باز ناکەم واقعێک بۆ ئەسحابی کرامی تیا بوون ئێمە لەکوێی ئەوەیە گرفتەکە لەوایە ئێمە هێشتا نەگەشتونێتەوە حاڵەتە سوێن بە ڕەب العالەمین چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئاپۆڕایەکی جەماوەریە وتاری فەرموو لە پڕێکا گوێی لە نرکەوناڵەی دارەکە بوو ئەگریا بۆی باوەشی پیا کرد و هێوری کردەوە خۆشەویستیەکەتان ئەبە و ئاستە بکەن وەڵڵاهی لە قەبرەکەی خۆی یێت باوەشی پیاکە هەست بە نەرمی دەستیەکەی باسی معنەویەتتان بۆکەم خۆشەویستان ئێمە باسی کەسێک ناکەین مردووە بەو کەسەی گیانی منی بەدەستە ئێستا باسی کەسێکەکەم چاوی لێمە و ئاگای لێمەوە ئەشم بینێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دکتۆر عەدنان مامۆسایەکی زانکۆی ئەم خرافیاتە چییە باسیەکەی نابەخوا مەگەر پێغەمبەری خوا نافەرمێت هەر کەسێ سڵاواتێکم لێ باخوا ڕۆحەکەم بۆ ئەگێڕێتەوە ثانیە نییە سڵاوات نەدرێت لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر ئەم ڕۆحەکەی دەرچێت دائیم لەردەستایەتی حياتي خير لكم ومماتي خير لكم زۆربەی ڕیوایەتەکانیان فەرمودەیە فەرموون حەسەنە دەرەجەی نزیکی بێتۆ لە صحیح تحدثون ويحدث لكم فإن رأيت فيه خيرا حمدت الله ئەفەرمێ ژیانی ئێوە ڕۆژانە بە ڤیدیۆ پیشانی من ئەدرێ ئەوە دانیشم سەیریەکەم ئەگەر چاکەیەکی تیا بێ سوپاسی خواکەم ئێمە سڵاوات لە کەسێکەکەین لە مەشهەدی باسوخواسی کەسێکاین کە ئەفەرمێ سڵاواتم لێبەی لە هەر شوێنێکا بێ پێی ئەزانم يا محمد المصطفى جئت بالصدق والصفا يا محمد المصطفى جئت بالصدق والصفا صل ربي ألفا على النبي المصطفى بەڵایزان لەگەڵ هاوکارانم لە پەیام و هاوکارم هۆنیان بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێری ناسوودە و کامەران خۆتان لەگەڵ.